لا هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش ترمپ لەبارەی ئەوەی ئەگوزارێت لە نێوان ئیسرائیل و ئێران کەمێک لەمە و پێش قسەی کرد. قسەکانی وی ترمپ بنەڕەتین دیارە گۆڕانکاری با بڵین بنەڕەتی لە شەڕەکە جەنگەکەی نێوان ئیسرائیل و ئێران دێنێتە ئارە. ڕاستیەکەی بەتەواتی بۆنی ئەوەی لێیە کە ئەمریکا دێتە نێو جەنگەکە. پێگەی ئەکسیۆس لە هەندێک سەرچاوی ئەمریکیەوە بڵاویان کردەوە کە ترمپ ئەمریکا بەجددی بیرەوە کاتەوە بێنە نێو جەنگەکەەوە ئامانجەکەش با بڵین گوایە ئەوەی ئەکسیۆس باسی کردووە بەرپرسە ئەمریکیەکان قسەیان بۆ کردوون لێدانە لە پێگە ئەتۆمیەکانی ئێران. ئەمە پێگەی والای با بڵین ئیسرائیلیش هەمان قسەی کردووە. دوای با بڵین ئەم قسانە قسەکەی ترمپ تەبەن لە ڕێگەی تروث ئەوەی تۆڕی کۆمەڵایەتەکەی خۆی دروستی کردووە لە ڕێی ئەوەوە هەندێک قسەی کرد، بەڵام پێش ئەوش جێدی ڤانس ئاماژەیەکی دابەوەی کە پێدەچێت لە کۆبوونەوەکەی با بڵین ترمپ لەگەڵ ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئەمریکا دیارە با بڵین بڕیارێکە درێ بە ئاراستەی سەربازی با بڵین بڕیارێک سروشتێکی سەربازیانەی هەبێ پێدەچێ ئاراستەکە بەرە و ئەوە بێت. ترمپ تونتر ڕاستیەکەی ئەمڕۆ لەبارەی ئێرانەوە قسەی کرد، هیچ ئاماژەیەکی ئاوای بە مەسلەی ڕێککەوتن و دانوستان نایەوە، بە عکسەوە بە پێچوانەوە دەستەواژەی خۆ بە دەستەوەدانی بێ ئەملاوە و لای بەکارهێناوە. بە دڵنیاییەوە لە بەرامبەرە ئێرانیش هەر قسەی خۆی هەیە. دوای ئاماژەکانی ترمپ بەوەی کەوتی ئاسمانی ئێرانمان بە تەواتی بەدەستەوەیە سەرۆکەرەکانی سوپای ئێران کە ئەمەی سێمیانە با بڵین دووەم جارە با بڵین ئەمڕۆ پێم وا بێ ئەمەیان دیاری کرا ئاماژەی بەردەوامی هێرشەکانی ئێرانی بۆ سەر ئیسرائیلدا وە گوتی با بڵین وەکو جۆرێک لە هەڕەشە بۆ هاوڵاتیانی تەل ئەبیب و پێم وا بێ حەیفاش گوتی ئەگەر ژیانی خۆتان ئەتانوێ ژیانی خۆتان پارێزن شارەکان چۆڵ بکەن وەکو وەڵامێک بۆ ئەوەی کە ئەمە یەک دوو ڕۆژە ترمپ و ئیسرائیلیەکانوانی دیکەش لەبارەی تارانەوە بە دیاریکراوی باسیەکەن. ئێستا گەر با بڵین بە دڵنیاییەوە زیاتر چاوەکان لەسەر استراتیژە سەربازیەکانی هەردوولان ئیسرائیل با بڵین ئەمریکاش بە دڵنیاییەوە لەگەڵ ئێرانە پرسەکە یان جەنگەکە چ سروشتێت چ جۆرێ ئیتر وەرەگرێ جەنگی ئیستنزاف با بڵین هەڵمژینی توانایە دەرخستنی ماتەوزەکانی یەکدیە یان ڕاستیەکەی هێشتان ئەکرێت جەنگێک بێ با بڵین شەڕێک بێ بۆ ئەوەی لانی ئێرانی بهێنرێتەوە سەر مێزی گفتوگۆ. بەڵام وا دیارە ئەگەر ئەوەش ئەگەرێکی کەمیش بێ بەڵام بە دڵنیاییەوە پێدەچێت بە دەست و خەت و بە پێوەرە ئەمریکی و ئیسرائیلەکە بێ زیاتر نەک ئەوەی کە ئێران داوایەکە. لەو بارەیەوە بە دڵنیاییەوە قسە زۆرە باسی پێگە ئەتۆمیەکانی ئێرانیش کراوە هەندێک سیناریۆی جیاواز لەبارەی ئەوەی کە چۆن ئەکرێ ئەم مەترسی ئەتۆمیەی ئیسرائیل و ئەمریکا باسیەکەن لە ڕی سەربازیەوە ئەگەر قسەیەک هەیە بۆ لە ناوبردننی سیناریۆکە چۆنە بێ با بڵێن مەترسیەکانیش بە دڵنیاییەوە لەبارەی ئەگەرەکانی تیشکدانە و پرسەکانی دیکە چۆنە بن. قسە زۆرە من ئەم پرسە لەگەڵ دوو میوانە لە کاتژمێری یەکەما گفتوگۆکەم پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆرە نیکۆڵا ئەشرەف شاڵی توێژەر و مامۆستای زانکۆیە لە ستۆدیۆ لەگەڵمایە. دکتۆرە بەخێربەی ڕێزت هەیە دەمێکە مێ گفتوگۆ لەگەڵا بکەم پێم خۆشە ئەم شەو لەگەڵ مابی. لە دووەکیشەوە لیوای مافپەروەر ئەحمەد عارف شارەزای سەربازیم لەگەڵا بێ. لیوا ئێوەش بەخێر بێن پێم خۆشە لەگەڵمان. ڕێم بە با لە بخاتو نیکۆڵاوە دەست بە گفتوگۆکە بکەم بە دڵنیاییەوە پێش هاتە سەربازیەکان لەگەڵ ئێوەشە گفتوگۆکەم. بەس پێش ئەوە کاتژمێری دووەمیشم هەیە ئەم شەو لەگەڵ یەکێک لە با بڵێن سیاسەتکارانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئەوروپا لەگەڵ مابێم پرسە بە دڵنیاییەوە بۆ کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێران گرنگە بەگشتی بۆ کورد لە ناوچەکە گرنگە بۆیە لەو بارەیەوە گفتوگویەکی لەگەڵ ئەو سیاسەتکارە شاکەم لە ئەوروپا لەگەڵ مابێ. دکتۆرە پێشهاتی ئەم دوو سێ سعاتی پێش و ڕاستیەکەی بنەڕەتین بە تایبەت
لە دوانەکانی دۆناڵد ترامپ لە ئەسنا و بابلێنە کاتی کۆبنەوەکە لە دوای کۆبنەوەکەش لە ئەوەی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی ئاسایشی نەتەوەی ئەمریکا کاتێک ترامپ ئەڵێ ئاسمانی ئێرانمان بەدەستەوەیە ئەوەی کە بە زمانی با بڵێین لایەنێکی شەڕکەر لایەنێکی بەشدار لە شەڕەکە لە جەنگەکە قساکە چمانایە گەگەیەنێ ئەمی کە ئێستا دروست ڕۆیە بە تایبەتر دوای دێک کۆبوونەوە و تاوتوێکردنی ئەو پرۆژە بڕیارانەی کە بۆ ترامپ پێشکەشکراوە چ لایەن ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی ئەمریکاوە چ لایەن ئیسرائیل خۆیەوە ئەم پێشاتانە چاوەڕوانکراون سەرجەمیان بریتیە لە دەرەنجامی ئەو ڕۆڵدابەشکردنەی کە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل کراوە تەنانەت لەگەڵ وڵاتانی ئەوروپیشا بۆ پێی کە دۆخەکە بۆ ڕۆبەڕۆبوونەوەی ئێران کۆمەڵە میکانیزم ئەگرێتە بەریەکێک لەو میکانیزمانە لایانی لێدانی سەربازیە ینی پەلاماری سەربازیە ئەو ڕۆڵە ئیسرائیلی گەڕێ لە ئێستاە دیوی دووەمی بابەتەکە ڕۆڵگەڕانەکە بریتە لە ئەمریکا کە ڕۆڵێکی سیاسی دیبلۆماسی ئەگەڕێ و دیوە ئابوووریەکەشی بە وڵاتانی ئەوروپا سپێردراوە هەڵبەتەوەی کە ئێستا ڕۆیە ئەوە لە دەرهاویشتەی قسەکانی ترامپ خۆیە و لێدوانەکانی ئەمڕۆی و تەنانەت وەڵامدانەوەکانی ئێران و لێدوانەکانی ئیسرائیلیش ئەگەر بەگشتی بخوێنینەوە ئەومان بۆ ڕوون ئەبێتەوە کە وردە ئەمریکا وەکو کارتێکی فشار وەکو جۆرێک لە جەنگی دەرونی وەکو جۆرێک لە جێبەجێکردنی هاوکاری و هەماهەنگی و خۆتی هەڵقورتاندنی جەنگی خۆی هەڵقورتێنێتە ناو بابەتەکە بوو پێی کە کۆمەڵی ئامانجێن لە ناو ئێرانە وا پێویستەکە کە ئیسرائیل و ئەمریکا ئەو ئامانجانە بپێکن و دۆخی پیتاندنی یۆرانیۆم لە ئێرانە لە هەر حەوە گەڕخەرەکە سفرکەنەوە طبعاً دوو پرۆژەی وەبەرهێنانی و خۆت پیتاندنی یۆرانیۆم هەیە لە ئێرانە پرۆژەیەکیانە پرۆژەی ئاشکرا ئەو حەوت وەگەڕخەرێ و ئەوەیە کە لەژێر چاودێری ئاژانسی نێودەوڵەتیە بۆ وزەی ئەتۆم کۆمەڵە وەگەڕخەری تر هەیە پێڵن وەگەڕخەرە نهێنیەکان ئەمانە پرۆژەی هاوتەری بن لەگەڵ ئاشکراکانە ئەم وەگەڕخەرە نهێنیانە گرنگی زۆر تایبەتی خوان هەیە لە قوڵایی تونێلەکانە لە چیاکانە لە شوێنێکی لەو شوێنانە یعنی کۆکراونەتەوە دانراون کە بە ئاسانی دەست پێی ناگا یاخود قوڵن و ئەو سیستمی کە پێی ئەوترێ سیستمی کیمیست کە بە ئیشەکان لایەن ئیسرائیلەوە نایدۆزێتەوە چکە بۆ پێی ئەو ئەمەی پێوترێ سیستمی کیمیستەکە تا 7 متر جێرزەی کێوماڵەکە دەرەقەتی ئەو کێوماڵە نایە کە ئەگاتە تقریبان 70 متری تونێلی ژێرزەوی و چیاکان ئەوەی کە ئێستا دروست ڕۆیا و پێداویستیە بۆ خۆتی هەڵقورتاندنی ئەمریکا بۆ سفرکردنەوەی ڕێژەی پیتاندنی یۆرانیۆمی پرۆژەی ئاشکرای ئێرانی بۆ پێی کە چەند وەگەڕخەرێکی سەرەکی هەیە کە بەکردداری پیتاندنی تیاکرێکێک لە وەگەڕخەرانە بریتە لە وەگەڕخەری نەتەنز لێدرا ئەسفەهان لێدرا ئێستا ماوەتەوە ئەمەی کە پێوترێ فۆردۆ گەورەترین و بەهێزترین و بەتواناترینە لە ڕێگەی وەبەرهێنانی ئەوەی پێوترێ یۆرانیۆمی پیتێنراو لەبەرەوە یعنی بابەتێکی حتمیە لە سایاسا ئەمریکا لێ ئێوە ئەگەر دۆخی گشتی سەربازی بکەنینەوە لە ناوچەکە بە درێژایی چەند مانگە ڕابردوو کە ئامادەکارێکی جەنگی گەورەمان بینەوە بۆ نمونە ئەو فڕۆکانی کە پێوترێ فڕۆکەی بیتۆ کە هێنراوەتە ئەوەی دوورگەی دیگۆ گارسیا موشکی GBU 57 کە ئەمە تونێل بڕە 6 متر قوڵایی بەس ئەڕوا بێتەقینەوە دوای کە ئەتەقێتەوە سەر و سەمەتر بە سەمەتری بە مسۆگەری سەر و سەمەتر ئەتەقێنێتەوە هەڵی ئەدڕێ یعنی ئەمە ئەتوانێت فۆردۆ بکا بە ئاماج ئەمەی کە قسەکەی ترامپ یەمە سەر ئەو قسە یەکەمی کاڵێ ئێمە ئاسمانی ئێرانمان بەدەستەوەی ساڵ زیاترە بە دیاریکراوی ئەتوانم بڵێم دوای ئەوەی کە پێوترە تۆفانی ئەقسا هێرشی 7 ئۆکتۆبەر بۆ سەر ئیسرائیل ئەمریکا و ئیسرائیل بە شێوەیەکی پلان بۆ داڕژاو لەگەڵ هاوپەیمانەکانە لە ناوچەکەیە هەستان بۆ پرۆسە سەربازی کە پێ ئەوترێ پرۆسەی داماڵینی ئاسمانی عملی عەزلی جەوی ئەمە هاتن شیان کرد هەرچی سیستمی بەرگری ئاسمانیە لە ناوچەکە ئەو وڵاتانی کە بەناری خوانی ئەزانن هەمویان تێکشکان لە نێوانیانە ئەو وڵاتەیە کە بریتێ لە ئێران و کە ئێستا ئەوتری ئاسمانەکەی کراوی هەرج لێدانە لە ئێرانە کرابێت بۆ نمونە بۆ وەگەڕخەرە ئەتۆمیەکان بۆ ئەوەی کە پێی ئەوترێ سیستمی بەرگری ئاسمانی ئەمانە ئێستا هیچی لە ئێرانە نەماون تەنها سیستم لە هەنێ شارە ماوێتی ئەوەی کە پێوترێ سیاسەی رووسیا بەڵێ ئەویش لە ئاستی تەنانەت S400 لە ئاستی ئەو فڕۆکە جەنگیانی ئەمریکا و ئیسرائیل 400 نەدراوەتێ داوای کرد بەڵام رووسیانی یاپی ئەو S300 ئێستاکە توانای ڕۆبەڕۆبوونەوەی فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا و ئیسرائیلی نیە بە تایبەتر ئەو فڕۆکانە ئەو فڕۆکانە کە پێوترە لۆنگڕێنجن زۆر ئەڕوا و لە هەمان کاتاوی پێوترە شەبەحە شەپۆلەکان شەپۆلی ڕاداری بڵاوە کاتەوە یاخود هەڵەمژێ بە ئاسانی لەبەرەوە کەشف ناکرێ و لە هەمان کاتیشە پرۆزەکە لەو بنکانەوە جێبەجێ ئەکرێت کە نزیکی ئێرانەوە بەشێکیشان بەکردداری
لە بنکەکانی ئیسرائیل لە قوبرسەوە فڕۆکەکان هەڵەسە لەبەرەوە لەو ڕوانگەیەوە بە کردداری ئاسمانی ئێران کراوەیە لەبەردەم ئیسرائیل و ئەمریکا لەبەرەوە ئەبینن هەرچی پێگەی استراتیژیە چەند پێگەیەکی جیاوازە پێگەیەکی استراتیژی سەربازی تەیە پێگەیەکی سەربازی استراتیژی سەربازی پیشەسازی تەیە پێگەیەکی تر تێبریتە لە جبەخانە و تەرسانەی جەنگی کە موشکی پالیستیتە زائیدەن فڕۆکەی بێفڕۆکەوان درۆنەکان پێگەیەکی تر تێ کە پێوترێ پێگە سیاسیەکان ئەو پێگانی نەک سیاسی بێ پێگە خزمەت گوزارەکان کە ئامانجی سیاسی لە پشتەوەی لەبەرەوە ئێمە ئێستا پەرسەندنێکی نائاسایی لە دۆخەکە ئەبینین زیاتر یعنی لە ئامانجی سیاسی و سەربازی استراتیژی بەشێک لەو ئامانجانی کە لەو ئامانجانی کلی ئەدرێ مەبەستم لە پرۆژە خزمەت گوزاریەکانە ئامانجەکە ئەبێ بە ئامانجێکی پێ ئەوتێ لە زمانی سەربازە پێوترێ ئەهدافی سەوقی یعنی لە بینی ڕەهەندی سیاسی لەگەڵ سەربازی لە خۆی گرێ هەندێ ڕەهەندە سیاسەکەی بێگومان ئەو بەشێکە لەوە کەمێک بابەت زۆر گرنگە مەسلەی بەردەوامیدان بە شەڕ و پاراستنی دۆخی ناوخۆیی لەسەر دوو بابەت وەستاوە یەکێکیان ئەوەیە مەسلەی بابەتی خزمەت گوزاریەکان و ئەوەی کە پێی ئەوترێ ڕایکردنی ژیانی گشتی خەڵک بابەتی دووەم پێدانی دڵنیاییە یعنی هەورکردنەوەی دەرونیە لایەنی دەرونیە بە تایبەتر بۆ ئەو کۆمەڵگەیانە ئەمە ڕاستە بە دروستی کە دۆخی ناوخۆیی وا پێویستەکە حکوومەت و دام و دەستگاکان بە ئەرکی خۆی هەڵبسرێ بەڵام بەنسبەت وڵاتێکی وەکو ئێرانەوە کە تەنانەت ناڕەزایی ناوخۆییشی هەیە ئەم بابەتە زۆر کاریگەرە بێت لەبەرەوە لەو ڕوانگەی و من ئێڵم لێدانەکانی ئیسرائیل و ئەمریکا کە ئەمریکا ڕەزامەندی داوە هاوکارێتی یا ماهەنگێتی بریتین ئەو ئەهدافانە پێوترێ ئامانجەکان پێوترێ ئەهدافی سەوقی بەداخەوە لە زمانی کوردیا بە دیاریکراوی نازانم تەرجەمەیکەم بۆیە بە عەرەبیش ئێڵم بۆی دوای هەڵەنەبینکەرەوە بە دیاریکراویەکەوە هەوڵین چەمکێکی کوردی ناتوانین چکە بابەتەکە قورسە بووی نەکەینە هەڵی زانستی سەربازیەوە جا ئەکادیمیەکان عادەتەنوان باشە شتی باشت باس کرد هەندێکی جێی پرسیارە لای من پرسیاری لەبارە دروستەکەم و گفتوگوی لەبارەوەکەین بەڵام با بچم بۆ لای کاک لیوا ئەحمەد لیوا کاتێک کە با بڵێن ئەمریکا بێتە نێو شەڕەکە ینی ئاماژەکان بەرەو ئەوەن بەواتای چی هاوکێشەکە هاوسەنگیەکە ئەوەی ئەگوزارێت چۆن ئەگۆڕێت وە سروشتی هاتنە ناوەکە با بڵێن بە تێگەشتنی ئێوە چۆنە بێ کاکڕانج بەرهەمی تشتارەی سەڵاوەتە بۆ هەمی مەهمانەتە و بینەرەوە بەرهەمی تشتا ئامزانین ئەف شەرە وەختە چێ بۆی يعني رجوع أولي ضربة أولي دقيقة أولي أمريكا حلف الناتو مشتركة خلف الكواليس بو يعني إسرائيل نشأ الضربة كيف بدأت بأمريكا هكا أمريكا هوري كوري إسرائيل نكتن إسرائيل يعني ده استدينا جو حتى نوينيتن أبا نغزة مسافة مثلا مسافة ما بينهم 5 كيلومتر أو 2 كيلومتر أبا مسافة ما بين إسرائيل وإيران بحدود 1500 حتى 2000 كيلومتر يعني إذا أبي إرضاع الجوي بيت قاعدة بين كوتشو يعني حتى إنه ما خلف الكواليس يعني حتى إنه كدولة كندافية خليجية عند طيارة إسرائيلية يلويرة يضدن يتزويد وقودة كان وحاملة الطائرات أمريكية يتنزكين أمازون USA يونيزيك بوي وحاملة الطائرة دي جي إنه كأرضاع الجوي كألمانيا وبريطانيا وامريكا أهمية الرضاع الجوي بو اسرائيل اتكتن يعني اذا حلف الناتو رجوعيه مشتركه القل اسرائيل اهميه زاني اسرائيل امريكا اسرائيل باش كاك ليوا اوي باست كد راستيكي بەڵام ئەمریکا شو تا ڕادێک ئیسرائیلیش یان گوت ئەم بەشداریە ئەمریکیەکە زیاتر بۆ بەرگریە لە ئیسرائیل نەک با بڵێن ئامانجە هێرشبەریەکانی ئیسرائیل ئەوەی ئیسرائیل لە چوارچەوەی ئێرانایی کرد لە ئاسمانی ئێرانە بوو بێ لە دەرەوەی ئێران بوو بێ و هێرشەکانی دیکەش بە دڵنیاییەوە ئەوەی کردوێتی ئیسرائیل زیاتر خۆی کردوێتی نەک بە بەشداری ئەمریکا لەکوایە ئەکرێ ئەمریکا لە ڕووی هێرشبەریشەوە ڕاستیەکەی کۆمەکی بە ئیسرائیل کردبێ لە کاتێکە ئاماژەکانی دۆناڵد ترەمپیش هەتا دوێنێ بە دڵنیاییەوە ئاماژە بوون بەرەو ئەوەی بگەن بەڕێکەوتن نەک جەنگەکە درێژە بکێشێ. کاگرانج مساحته إيرانه نوجر عندي مساحته إسرائيلية أبيك يودوه أبي مساحته هم يعني مديد حماس يعني نزيك إسرائيلية أبصالك وشش هيبة حطونك معالجة حركة كنكرية
ايران دولتها ايران هاي صار الشرق العراقي كريم ايران ابي يخو اماده كريم تقريبا 4 صوله يبو اسرائيل يبو يعني بشتي شو ساقط بو حطون يبون معداته يبون صاروخه يبون اوي كان ابي يودو يعني اول اسرائيل قلت ما رجع اولي شبو اولي اسباقي مثلا ضربه استباقيه كمصطلح عسكري اوان قلت ما تصطوا ايران مشتركا هم بوركا رجع اولي كنبيت هزار طياره هزار طائرات حلف الناتو جي القلوان ضربه هي الايراني دوي اصحبتنينا تشي هي خلف الكواليس ناوي او دبجن او حتى انه كامزونين اسرائيل تعميمك يعني يدوني طانك صاروخ ايراني كفنا اسرائيل او نوع هيك بزوني اف صاروخ كف تكيله بوشي او شهرزانه بيشولي هكا شو مثلا قلت اف صاروخ كفته وزاره الدفاع الاسرائيليه دراسه ايراني نفس حدوث يد دو صاروخ هو ويله فاذا اوان يعني تعميمك عام السر يعني دزقاية اعلامي ونوهل ان ايك تشكي بزونيتن شوان يعني بينا همي زونن اسرائيل امريكا يعني اختنت اترامي يعني حطون كوقت بيشتن اما مسيطرين السرجوي يعني هذا شيء يعني هذا دليل يعني امريكا جو مشتركه قسەکە لەبارەی ئەو بوڕێک کاک لیو ئەحمەد هەتا دوێنێ نەتەنیاهۆ ئەوانەی دیکە ئیسرائیلیەکانیان گوت ئاسمانی تاران و ئاسمانی ئێران بەگشتی لە ڕۆژهەڵاتی ئێرانەوە مەبەستی ڕۆژهەڵاتی کوردستان بوو هەتا تاران بە نزیکەی یەکێکیان تەنانەت وشەی خیرتاوکردن وتی خیرتاو کراوە بۆ ئیسرائیل و ئەتوانێت بە ئاسانی جوڵی تیا بکات ترەمپ هیچ کاتێوای نەوتوە ئەمڕۆ نەبێ ئەنی ئەمڕۆ ئاماژەکانی ئەوەی کە ئەمریکا بە تاواتی بێتە نێو جەنگەکەەوە دەرکەوتوون كاكران سياسات نا تشكي عادية سياسات ما خلف الكواليس وخلف العوامل بيجين وما يحق خلف الكواليس او ابكار اتينان اترام نشد رجع اولي يعني راسا ايران شو اولي وقت ضربه سباقي له ايران راسا قلت هل هيك ما يخو ان تدخل في شركه ام دليدين يعني اذا اوزان قاعدات امريكيه اكبر قاعده يا الخليج يا قطر يا العداد هي العين الاسد العراقي هي نزيكي باكستاني هي يعني هم عدة نزيك يعني نكا مثلا قال لك بينا نظنا مثلا ايران حتى نكا عبر القارات تهين ايران صاروخ سومر وحويزه هين مسافتهم حتى كيلومتر حتى ده كيلومتر خو يعني رئيس فرنسا ماكروني بخوقتي او شيء حتى الفرنسا بدا يعني اذا امد بيجي دائما الشهر كاكرنج مرجع ولي وقت افضل بتشيبه يعني كانسان سوداء وكانسان مثلا يعني كعلمي عسكري نينا نظني تنهم يوقت ايران فوشل بو يعني ايران رجع اولي وقت افضل بلده كاسبقيه بس ايران مديد يعني شو احتواء بيصد ميكر وراسا دوصل صاروخ يعني الاسرائيلي دون ابا حتى كمان ديت يا اسرائيل شارك فيها قدس وحيفا وتل ابيب يعني صاروختون قال لك تاثيره الاسرائيلي يكري اسرائيل الظاني ارما جواني رئيسي او هما برنامج نووي يا ايران تكبتن حتى انك بعبع رئيسي جادي مسر او براسي بدياري كراوي لسر مسلي او كچون معامله لقل ايوزغاتومي كان ايران اكري تێگەیشتە سەرێکیەکە ئەوەیە کە مامەڵێکی سەربازی لەگەڵاکرێ بەڵام ئا هیچ دەرفەتێکی دیکە لەو بارەوە هەیە یان نا تەبەن پێشهاتی تازە هەن بە دڵنیاییەوە سوپای ئیسرائیل ئەڵێ ئێران هێشتا توانای زۆری هەیە کە زیانمان پێ بگەێنێ دکتۆر نیکۆڵا ڤانس لە کاتی کۆبوونەوەکەی ئەنجومەنی یاسای نەتەوەی ئەمریکا گوتی ترامپ ڕێکاری دیکە دەگرێتە بەر ڕێکاری دیکە من وا تێگەیشتم هەم بەڕێزت هەم کاک لیوە ئەحمەد بەوەی کە ئەمریکا بەشداری کردووە لە پرۆسە سەربازیەکەیە ڕێکاری دیکە کرێت چی بێ یان شێوازی سروشتێکی دیکەی پرسیارەکە بۆ تۆ نییە لیوە ئاگا لێ بێ بە دڵنیایی دێمەوەلات بەجارێکە لە دکتۆرەیە پرسیارەکە مەبەستەکە ڕێکاری دیکە هەر سەربازیە لە چوارچەوەی سروشتی سەربازیە بەڵام بە شێوازی دیکە یان چی؟ خۆی ترامپ لە کاتی هەڵمەتی جارنەکانی خوا زۆر بەڕوونی ئێوە من کەیم ئەگەر دەرچم ببم بەسەر و کۆمار ئاشتی لە ڕۆژەڵاتی ناوڕاست بە دیاریکراوی لە جیهانە بەگشتی بەرقەرارەکەم تەنانەت دەگەر لە ڕێگەی هێزیشەوە بێ ئێستا دروست دێمە لەو قۆناغاین ئەوەی کە ئەمریکا ئێڵێ کاڵێ ڕێکاری ترەگرمە بەر تەبعاً ئەوەی کە ڕوئە ئەو هێرشە سەربازیانی کە ئیسرائیلی کاتە سەر هێزە پرۆکسیەکانی سەر بە ئێران ئەوانی کە من ناوم ناون
پەلۆپۆکانی ئێران و ئەیکاتە سەر ئەو وڵاتانەی کە نەیاری ئیسرائیل و ئەمریکا و بەرژەوەندیەکانیان لە ناوچەکە لەگەڵ هاوپەیمانەکانیانە ئەمانە بە پلەبەندی لیاندرا و سیستمەکانیان گۆڕا و هەڵ ئەوەشێنەوە لە وڵاتێکی سنترالیزەوە ئەکرێن بە فیدراڵی و بە دیوی دووەمی پرۆسەکەشە ئێستا سەرەکە هاتوۆتە سەر ئێران ئەمی کە لە ئێستا بەرامبەر بە ئێرانی کا چەند میکانیزمێکە گرێتە بەر طبعا دوای ڕۆڵدا بەشکردنەوە و پێشتر ئاماژەم پێدا هەرچ جوڵەیە کە ئیسرائیل کردبێتی لە ناوچەکە بی هاوکاری و هەماهەنگی و ڕەزامەندی و ئاگاداری ئەمریکانە بۆ بە هیچ جۆرێک لە جۆرەکان بەردەوامیدانی شەڕی ئیسرائیل ڕاستە بەشێکی تواناکانی خۆیتی لە ڕووی تەکنەلۆجیەوە بەڵام لە ڕووی دارایی لە ڕووی ئامادەکاری جەنگیەوە لە ڕووی پاڵپشتیکردنی ئەوەی کە پێوترێ جبەخانە و تەرزانی جەنگیوم ئەمریکا پێڵ ئەسێ لەگەڵ بەشێک لە وڵاتانی ناتۆ تەنانە داوپەیمانەکانی تریشان لە وڵاتانی کە گنداو کە کەس تەسەوری ناکە ئەمانە ئیدامی جەنگەکە ئەیان و یارمەتی دەرە بۆیە لەو ڕوانگەیەوە هەش پرۆسەیەک جێبەجێکرابێ ئەمریکا ئۆکەی لە سەریاوە ڕەزامەندی لە سەریاوە پاشان ئیسرائیل توانێتی جێبەجێکە ئەمی کە ئێستش کە ئیسرائیلەکە ڕاستە و خۆ بریتێ لەو پرۆسانەی کە ئەمریکا پاڵپشت لەگەڵ ئیسرائیلە پاڵپشت بە ژوورێکی ئۆپراسیۆنی هەواڵگری 59 وڵات ئەندامەتە ئەمریکا و ئیسرائیل سەرپەرشتێکن پاڵپشت بۆ بانکە زانیاریانە لە یەک بێکی ئامانجەکانە ئامانجی سیاسی سەربازی ئەتۆمی تەنانەت ئەوەی کەپی ئەوترێ سیستمی سەرکردایەتی کۆنتڕۆڵکردن منزومەی قیادە و سەیتەرە ئەوشی گرتوۆتە خۆی بەڵام ئەم جارە سەرەکەیان تێکجا یعنی مەسەلەن لە منزومەی قیادە و سەیتەرەوە دەستیان پێکرد بۆ نمونە لە سووریا لە پێشاوی کە پێوتێ پرۆسی داماڵینی ئاسمانی ئەنجا لێدان لە جبەخانە و لە کۆمەڵە مرۆڤەکان ئەخیر شت لە منزومەی قیادە و سەیتەرە بوو بەنسبەت حەماس و حزبوڵڵا بەڵام ئەمان پرۆسی داماڵینی ئاسمانیا کرد ئەنجا ڕاستەخۆ هاتنە سەر بنکە استراتیژی ئەتۆمیەکان و ڕاستەخۆش دوای ئەوە هاوتەریب لەگەڵ ئەوە لە ئەوەی لەوانیا کە پێوترێ منزومەی قیادە و سەیتەرە لەبەرەوە لەو ڕوانگەی و ئەوەی کە ئێستا ئەکرێت دروست بریتیە لە ئامادەیەکی ئەمریکا لە پشتی پەردەوە دوای گفتوگۆکردن لە ئامانجەکان ئەدرێ بەڵام لە هەنێک کاتە لە هەنێ شوێنە بابەتەکە وا پێویستەکە کە ئەمریکا خۆی بەڕاستەخۆ خۆیتی هەڵقورتێنێ لەبەر ئەوەی ئەمریکا خاوەنی ئێستا بزەبت بۆ لێدان لە بنکە و وەبەرهێنەر و وەگەڕخەری ئەتۆمی کە فۆردۆ کە پیتاندنی زۆرترین ڕێژەی پیتاندنی یۆرانیۆمی تیاکرێ ئێستا پێویستی بە خۆتیال قورتاندنی ئەمریکا هەیە بۆچی لەبەرەوە ئەمریکا کۆمەڵە چەکی استراتیژی هەیە ئەم چەکە استراتیژیانە بەدەستی نایا بە ئیسرائیل با هاوپەیمانیشی بێ نایاتێ بۆ نمونە لەوانە فڕۆکەی بیتۆ ئەو موشەکەی کە پێوتێ GBU 75 کە تونێل بڕە بۆ نمونە فڕۆکەی B52 کە لێ کاتاتوانێت 28 کڵاوی ئەتۆمی هەڵگرێ ئەمانە نایەت ئەمانە چەکی استراتیژین بەس تایبەتە بە ئەمریکا لەبەر ئەوە لەو ڕوانگەیەوە ئەمریکا ناچار ئەبێت بەڕاستە و خۆ بۆ پێکانی ئامانجەکانی خۆی هەڵقورتێنە ئەگەر ئەم جۆرە ئەم چەک و فڕۆکە و ئەم بۆم بە استراتیژیانە با بە ئیسرائیل کەواتە ئیسرائیل هاوتای خۆیەکە وەکو هاوپەیمانێکی استراتیژی نەگەر نامێنێتەوە ئەبێ بۆی هەیە ئەگەر هاتوو سەرۆ کۆمارێک یاخود حکوومەتێکی یاخی بێتە کایەوە بێتە هەڵبژاردن دوای ناتانیاهۆ بۆی کێبڕکی و ڕکابەری لەگەڵاکە لەبەرەوە ڕاستە هاوپەیمانێکی استراتیژیەتی بەڵام ئەو هێڵی هێشتوتەوە کە بەردەوام پاشکۆیەتی ئیسرائیل بۆ ئەمریکا بێنێتەوە هەرچەنە ئیسرائیل بریتێ لە دەواازەی سەرەکی پاراستنی ئاسایشی نەتەوەیی ئەمریکا و پارێزەری بەرژەوەندیەکانێتی بە دیوێکی تراتوانی بڵی ئیسرائیل یەکسانە بە ئەمریکا بەڵام لەگەڵ ئەوە ئەو جیاوازیەکە ئەو چەکە استراتیژیانی پێنە لەو ڕوانگەیەوە ئەمریکا خۆی بە ستافی فڕۆکەوانی سەربازی خۆی بە فڕۆکەی خۆی بە موشکی استراتیژی خۆی لە بنکەی ئەتۆمی فۆردۆ ئەیە بابەتێکە هیچ مەجالیتیانە چکە ئەگەر لە بنکەی وەگەڕخەری ئەتۆمی فۆردۆنیاوەکووا بە هیچیان نەکرد بێت لێدان لە فۆردۆ تا ئاستە ئەڕوا ئێستا لێدانەکان ئەبم ئاڕاستەیە ڕۆبریتی بێت لە سفرکردنەوەی ئەوەی کە پێوتریە پرۆژەی پیتاندنی یۆرانیۆمی ئێرانی یعنی تا ئاستی سفری ئەباتەوە بۆشەوە ناوەستێ ئێران ئەمریکا بۆشەوە ناوەستێ هەرچی یۆرانیۆمی پیتێنراو هەیە ئەبێت ڕازەتسیکا بۆ لە ناوبردن طبعا ئەمە بابەتێکێت تا ئێستا نهاتۆتە ناو ئەعلامەوە ئەمە زانیاریە ئێڵەم چکە بەڕاستی ئێستەکەم تێکەڵاویەکە لە بینی شرۆڤە کە خۆمەیکەم لەگەڵ ئەو زانیاریانی کە ئەم هیوا هەیە پێی وایە ئەمە زانیاریەکان شرۆڤێ لی تێکەڵاوی بۆی لەمە دواجایەکەمەوە ئەمەی کە ئێستا من ئێڵم زانیاریەم یەکێک لە ئەندام پەرلەمانەکانی ئێران ماوەیەک پێش ئێستا ئاشکرای کردوتی ئێمە ڕێکەوتنمان کردووە لەگەڵ رووسیا بۆ ئەوەی هەشت وەگەڕخەری ئەتۆمی نوێ دروستکەین لە ناو ئێرانە ئەمە ئینزارێکی یا بە ئەمریکا کە ئێران نەک ناوەستێ نەک پرۆژەکان سفر ناکاتەوە نەک پرۆژە نهێنەکانی پیتاندنی یۆرانیۆم ئاشکراناکە بەڵکو ئەوێ بەرفراوانی کە ئەمەیەکێکە لە بابەتەکان کە ئەمریکای جوڵان دوو بە درێژایی دومانی ڕابردوو کە خەریکی دانوساندن بوون ئەمریکا تێبینی کرد هیچ جووە بەرەو پێشچوونێک نییە لەو پرۆژەیە یاخود لەو پرۆسەی کەپی ئەوتێ پرۆسەی لابردن و لە ناوبردن و دەرگاکردنەوەی وەگەڕخەرە ئەتۆمیەکان بۆ ئەوەی
میکەپی ئەوترێ ئاژانسی نێودەوڵەتی بۆ وزەی ئەتۆم بچێتە ئەوێ پشکنەرە نێودەوڵەتیەکان بڕۆن یاخود ئەوەتە ئەمریکا بۆ خۆشی ڕاستەوخۆ بچێتە ناوە بپشکنی و بۆی دڵنیاییەک وەرگێت لە هەمان کاتە ئەوەی بینی کە ئێران بە شێوەیەکی نائاسایی پەرە بە پیشەسازی سەربازی خۆی ئەیان لە بواری زیاکردنی موشکی پالستی وەرگرتنی تەکنۆلۆژیای بەرهەمهێنانی ئەو موشکانی کە پێوترێ سۆنیک سوپەرسۆنیک لەگەڵ هایپەرسۆنیک کە تەکنۆلۆژیاکەی لە رووسیا وەرگرت و ئێستا رووسیا دەستی لێ هەڵگرتو ینی ئێرانی لە میحوەرەکە دەرکردووە ئەم بابەتانە وای کرد کە داوا لە ئێران کرێت سفری کەرەوە کاتەکە ڕەت بوو یەک بابەتی تری شەزانی کشانەوەی ئەمریکا لە 2015 لە ئەوەی پێوتێ دانوستاندنەکانی 5+1 لەگەڵ ئێرانە ئەمە وای کرد کە ئەمریکا دەستکراوە بێ ڕاستەوخۆ بتوانێت لە ڕێگەی ئەوەی کە پێ ئەوەتێ پێنهۆڵدەر سیستمەکە کە پیتریە درۆیکێکی سیانیە وردە جوڵەکانی خۆی بکات چکە ناکرێت بە ئەم بەم جۆر و ئاڕاستی بەردەوام بێ ئەگەر وا بێت ئیتر ئێران بە ئاشکرا پیتاندنی یۆرانیۆم تا ئاستی نەوەش بەرزەکاتەوە چەکەکەش بەدەست ئەهێنێ لەبەرەوە لەو ڕوانگەیەوە ناچارە ئەمریکا ئللا ئەبێ ئەو لێدانە لە بنکەی فۆردۆ بکە و لە هەما کاتیشە وا لە ئێران ڕێ بگاتە ئاستی سفر و یۆرانیۆمی پیتێنرا و تەسلیمی رووسیاکە رووسیا ناوی بەرێ لەگەڵ ئەو موشەکە ڕانەگەیداوایی کەیەتی ئێستێمە پێما وایە ئێران خاوەنی موشکی ئەتۆمینیا ئێران خاوەنی 6 بۆ 7 کڵاوەی ئەتۆمیە بەڵام بەتوانای جیاواز ڕای ناگەێنێ لەبەر دوو فاکتەر یەکەم وابەستەیە بە ڕێکەوتنامەکانی ڕێگریکردن لەگەڵ قەدەغەکردنی بڵاو وزەی ئەتۆم کە دانێکیان لە 1968 ئیمزاکراوە و لە هەفتا چۆتە بواری جێبەجێکردنەوە پەرلەمان ڕێی پێیان کە بێنە دەرەوە لەو ڕێکەوتنە ئاماژەیەک نییە بۆی بۆی هەیە لە هەستکاتێکا بێ ئێران هاتنە دەرەوە لە ڕێکەوتنەکە یعنی پێشێلکردنی یاسا و ڕێسایی نێودەوڵەتی لە بواری وەبەرهێنانی وزەی ئەتۆما ئێران ئەخاتە دۆخێکی حراجی زۆر سەختەوە کە ئەنجومەنی ئاسایش ئەمریکا هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ پێک بهێندێ و هێزی لە دژ بجوڵێندێ و سزا ئابوووریەکان چڕتر کرێتەوە تا ئاستی ئەو ڕێکارانەی کە بە پێی دەستوری نەتەوەی گرتوەکانی کە پێ ڕێکاری من عڕەد و قەمعەکەی بەرامبەر پرسیارە زۆر بەخێرایی ئەمە لە ئەمریکا هاتوۆتە ناو بۆی لە فۆردۆبە باشە لێشی ئەیات چی لەبارەی ناوەندە ئاشکراکانی دیکە ئەمە یەک دوو چی لەبارەی ناوەندە نهێنیەکان نازانم ئەمریکا و ئیسرائیل زانیاریان لەبارەوە هەبێ بزانن لەکوێ نەزانن لەکوێ ئەمە چۆن مامەڵی لەگەڵاکرێت لە کاتێکا ویستە ئەمریکی و ئیسرائیلەکە ئەوەیە پیتاندنی یۆرانیۆم لای ئێران بکەن بە سفر ئەوەی کە هەیە بۆ لێدان طبعاً ئەم وەگەڕخەرە ئەتۆمیانی ئێران کە هەیەی سێدانی زۆر سەرەکی و گەورەیە ئەسمەهان بەردەوامەوە ئیسرائیل لێیاوە لەبەر ئەوی ئاسمانەکە کراوە بووە لە نەتەنزیاوە هەر بەرفراوانکردنێک ڕووی یابێ لێیاوە ئەوەی کە ئێستا ماتۆ لە هەمووی گرنگتر و استراتیژی تر فۆردۆی لە فۆردۆش ئێمە گومانم لەوەنیە ئەبێ لی باتیانی چکە استراتیژی ئەمریکا وایە ئەبێ ئێران سفر بێتەوە لە پیتاندنی یۆرانیۆمە ئەم وەرگەڕخەرەنی هێنیەکان کە تازە دامەزراوە بەرە یعنی پێوتێ پرۆژەی هاوتەریب لەگەڵ پرۆژە ئاشکراکانە ئەمە تا ئێستا توانای پیتاندنی نەگەشتۆتە ئاستێک کە بگاتە بۆ نمونە توانای پیتاندنی یۆرانیۆم لەو وەگەڕخەرە ئەتۆمی کە فۆردۆیە نەگەشتۆتە ئاستی وەبەرهێنانی نەتەنز لێبرو ئەتوانی بڵێ ئەم وەگەڕخەرانە سەرەتان یعنی تازە لە دەستکردنان بە ئیش و تازەش بەشێکیان ئەو ئامێریان بۆ دانراوە کە پێوترێ ئامێری TR لە یەکەوەتیایەتی تا هەشت کە گەشتە TR6 یعنی تۆ ئەتوانی موشکی ئەتۆمی پێ بەرهەمبێنی ڕێژەی پیتاندن لە سەر و شەستەوە دروستەکە ئەمان هەمووی ئەمە پێوت بەعربی پێوتری ئەجیزەی طردی مرکزی ئەمانی هەر هەمووی بۆ دانراوە لەو ڕوانگ ئێستا ئەمریکا چێکە لە پرۆژە ئاشکراکانە ئێستا لە وەگەڕخەرە ئەتۆمیەکانی تر تا ڕێژەی لە 180 توانێەوە بەرهێنا پیتاندنی یۆرانیۆمی ڕاگرتووە ئەگەر ڕاستە و خۆش نەتوانن وەبەری بێنن چکە خۆ تەزانین لە کاتی جەنگا پرۆژەکان وەبەرهێنانەکان ئەوەستن لە 180 زیانی پێگەیان و چاکردنەوەی زیانی لە 180 بۆ دۆخی ئێستای ئێران لە ڕووی ئابووری لە ڕووی گەمارۆ لە ڕووی ئەوەی کە جەنگی لەسەرە جوڵەی فڕۆکەوانی ئاسمانی سەربازی مەدەنی بازرگانی هەمووی وەستاوی یعنی پەچێخا لانی کەم ماوەیەکی زۆر باشی ئەوەی بنیادی بنێتەوە دەستکاتەوە بە پیتاندن فشاری لێ ئەکرێ بەنسبەت پرۆژە نهێنیەکان و پرۆژە نهێنیەکان کێشەی لە چیە پێشتر ئاماژەم پێیا بەپی سیستمێکی AI کە مانجێکی دەستکرد لە پێوترێ ینی لە ئاسۆی 1 تا 6 ئێستا گەشتۆتە 6 ئیسرائیل کێوماڵی منتیقەکە ئەکا ناوچەکە ئەکە ئەمە پێمانە لەڵە کۆمەڵە وەگەڕخەری نهێنی هەیە زائیدەن ئەو راپۆرتانی کە لە ئاژانسی وزەی ئەتۆمی جیهانی کۆمەڵە راپۆرتی نهێنی لە ئێران دزراوە و راپۆرتی سیخۆڕیژێ هەواڵگیری بە ئیسرائیل و لە ڕێگەی ئیسرائیل و لە ڕێگەی ئەم ئاژانسەوە بە ئەمریکا ڕاگەێنراوە بۆ خۆشیان نەزان ئەڵێن ئێران پرۆژەی
پیتاندنی یۆرانیۆمی هاوتەری بینیهێنی هەیە ئەمانش ئەبێ لە ناو ببرێ لە شوێنی زۆر تونگایە ئەو کێشەکە بۆ ئیسرائیل و بۆ ئەمریکا لە چیا یەکەم بەشێک لەو وەگەڕخەرانە لە شوێنی زۆر تونگان لە چیە زنجیرە چیاکان سەختە لە بنەڕەتی شادانانی لە زنجیرە چیاکان جێگەی گومان و پرسیارە ئەگەر پرۆژەکە ئاشکراونیەتی ئێران باشە بۆ لێو بەدزیە و لۆ شوێنە سەختانە ئاگیری لەباری چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ یا دێم بەڵام با یەک دقە کەشفکردنەکەیت پێ بڵم بۆ نادۆزرێتەوە سیستمی کیمیست هەیە کە بەس ئیسرائیل خاوەنێتی کێوماڵی ژێرزەویەکە تا 10 متر توانێت تونێل کەشفکە بەڵام ئەمە پۆڵێکی ئەگاتە 70 بۆ 80 بۆ 9 متر نایدۆزێتەوە بەڵام ئەوەی کەپی ئەو تێبریکاری نهێنی هەواڵگری لە ناو خاکی ئێرانە کە بەشێکیان ئاوڵاتیانی ئێران بەشێکیشی موسادی ئیسرائیلە لەوێ شوێنی چەند پێگەیەکیان دیاری کردووە ئەمریکا و ئیسرائیل لە کاتی پێویستەوە سیناریۆیەکی هێناوەتە ئاراوە ئەمڕۆ لەگەڵ هاوڕێکمە باسمانە کرد لەگەڵ تۆ شاباس یەکەم بزانم تا چەند لە ئارایە بێ بەڵام کاک لیوا ئەحمەد ئێستا کە سەیری با بڵێن پرۆسەکە سەیری جەنگەکە کەی بەڕاستی سروشتی یان استراتیژی ئیسرائیل ئەمریکا لەگەڵ ئێرانە شتێکی دیاریکراو ئەگەر لە ئارادا بێ چییە؟ ئیسرائیل ئەمریکا چیانەوێت لەم جەنگە بە دیاریکراوی ئەنی ئەوەی ئەگوترێ زیاتر با بڵێن لێدانە لە ناوەندە ئەتۆمیەکان و پەکخستنی پرۆژەی موشەکی ئێران ئێرانیش دیارە زیاتر باس لە بەرگری لە خۆکردنەکە و هیچی دیکە شتێکی وای تقریبان لە دەست نەهاتووە استراتیژی دیاریکراوی هەردوو لە ڕووی جەنگیەوە لە ڕووی شەڕەوە چییە ئەوەی تۆی بینیت؟ بله نكاء ديار وأبا تقريبا رجعت أولي وقت موجودة صاروخ صاد وصاد تهوتنا إسرائيل عم تبيني جدي ورا حتى أبلوكا صاروختون يدوينا ابدها اون بيج اون سي إذا يعني أبا أشياء يعني إسرائيل وأمريكا أقمار صناعية أشياء وان منصات وان منصة هم وخزينة وجهة استراتيجية تقريبا حتى يجي بلي أبا يودو إيراني بري أفشار بشيفتان يعني كقوته إيران همية حسن نصر الله بو ولبنان بو وحوثي بو وسوريا بو إسرائيل يعني فن الأشكري اشياء ام بيجي شو راس الاخطبوط وبيتوي دسيبي اوان دجن همي حصاندن بس ما يسار بس يوم ايران هكذا كافشر شيبو مثلا حصر نصر الله موبو وجبهه سوري وجبهه ديدو قال لك تاثير الاسرائيلي جاء ورونا كاك لواء احمد بس راستيكي دو برسيارم هي يكم لباري كمبونوي رجي ومشكاني ك ايران اينه باسرائيل تێگەیشتێکی دیکە هەیە ڕاستە و یەکەمیانەڵێ لە بەروی سەکۆی موشەکی لی دراوە کەم بۆتەوە ناتوانێت زۆر بنێرێ یەکێکی دیکە ئەڵێ ئێران دوو ڕۆژە ئەزانێت جەنگەکە درێژا کێشێ بۆیە دەست بە موشەکەکانیەوە ئەگرێ و هەڵیەگرێ بۆ داهاتوو ئەمە یەکێکە لە تێگەیشتەکان تۆ لە ڕووی سەربازیەوە بۆم شیکەرەوە ئەمە یەک دوو وڵای پرسیارە بۆ من وەکو یەکێک لە هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقا بە دڵنیاییەوە چۆن بوو وەکو تۆ ئەڵێی چوونەتە سەری ئەختەبوتەکە بەڵام بە عێراقا تێپەڕین خۆ عێراقیش ئیتر دۆخی عێراق لەبارەی ئەو شەڕی لە نێوان هەردوو لای ئەگوزەرێ بە تایبەت هێزە پرۆکسیەکان دیارە چۆن و چۆن نییە بەێ ئەمزانی نوکە بەس عێراقێت مای نوکە میلیشیۆتت عێراقیت مای میلیشیۆژیت کەوتینە بکەوتۆنە ئیسرائیل و ئەمریکا یعنی ئەو بەس بلبن بەس حرەکەکە كان العراقي جدا العراقي كان أرمان أو جي إنه كإيران يماي القرابان الساحة إيران بتني يماي ما ديت بري فد يعني بري درجة ترجع باكستان يقول عندي دعم إيران كان رأسا أمريكا انجارك دو باكستان نهلو دعمهم كذا يعني هاي دي خلي شو هاي مثلا كروسي يجيب أزيد بينا مثلا كروسي يقول روسيا حطون كوضعين يدرسها تلقى اوكرانيا شو يعني بيصير حكة او تقولي كهدف استراتيجي كان الظانيتان كدعم وصاروخ بس كارضيته او صاروخ او شيء او فشورتين نكا ايران كاكرانج يعني سنوع صاروخ هاي صاروختين بالعردي يتين ثابت يتين متحرك ويتين السر بورجا بس تشتي يعني أبو همي بين ربزان وجاولي وقت أبو ضربة يعني رأسا إسرائيل وأمريكا أفنى نصر أفا عميم يعني تقريبا يعني البنبلة أبيك يودو للري مشكوى بجاردي ديكي هي إيران كاك لواء أحمد بجاردي ديكي هي حرب دائما حرب مفاجئة حرب خدعية يعني موجودة تبري إنه محتمل قلق بين النصان يعني
حتى إيران يعني دو جور الصاروخ سومر وحيث هاي أبو عبر القارات حتى كاينو هنا يعني وقت مثلا دقيق وتي طهران بردا ويعني قالك يعني تجدي يعني في ايشون قالك قنبله كونويه مصغر دي الطهران دان عندك قلت يعني الشيء نوعك ضغطك عسكري وسياسي السر ملك اخوك بوتي اونك ارمانجو اسرائيل وامريكا يو رئيسي بين انتفاضه بشبيت الداخلي ايران ودو ايران تقسيم بيت دويلات اشتي عندك دوله دي حتى كايران سلاح خونا انه يدربا بس كاكلي واحمد من نازانم ئەو ئامانجە کێ باسی کردووە ڕاستیەکەی گوتاری فەرمی ئەوەی کە بەردەوام ناتانیاهۆ گوتوێتی تەنانەت ئەمریکیەکانیش باسیەکەن بەگشتی ئیسرائیلیش باسیەکە پەیوەندی بە هینەوە نییە گۆڕینی ڕژێمی ئێران بە هیچ شێوەیەک ئەڵێن ئەکرێ یەکێک لە دەرەنجامەکانی وا بکەوێتەوە بەڵام مەبەستەکەی ئێمە ئەوە نییە أكرنج بيسترينتش إنسانية يونيوسي سياستها سياستنا يعني سياستنا أو تود بيجي دعوة مكان يعني أم تويبان بو نتانياهو كاكلي وأحمد بو نتانياهو ببيتشوانوية قردي قد بين يعني أو أكاكا قوتويتي نخشكي برس كردو لنا تيقرتو كان همان كاري كرد تاستشتيكي نوت والنيكا بردوام أو عليك أيكا كاكرنج باخذ متحدة متحدة شو صباحي إسرائيل سكب وشنو كي تلدن ويعني برنامج إيران هميل بنبر ويتلدن مسيطر السرجوي وكا متحدة بات يونيفرسيتي هاتو شو صباحي إيران ضربك ليدة إيران تأثير الإسرائيلي بكات رأسا دي متحدة قرار انت دربه ودفيتو استعمال كات يعني متحدة نا أخلاق مايا نا إنسانية مايا متحدة أخلاق وإنسانية هبا والغزة نذكر يعني أو سواتي يعني بسرعة شو عم كردي بيجين برشيو فكاكا أوان سياستك هاي البيجين سياستنا فوق كل جابا بينو بولا أنا سربازيكي كاك ليوا أحمد بدرفتي الزانم بيتي برسم باسي أتومي مان كرد هنديكيش لقل دكتورة بدلنيايي وقفتقو مان كرد بە کورتی پێم بڵێ چارەسەرێکی سەربازی لە ئارایە بۆ سفرکردنەوەی مەترسیەکانی ئەتۆمی ئێران حتى يعني او احداث الدرجه عم يظنين هاتو نكا يعني باركش من بقى نكا حتى ايران طلب اتفاق بكتن شريف راسين امريكا ونفت او البيج ما بس خلف الكواليس اوان نفت اوان ابا خوش درفتها اما رجع اولي او ترجع أولي وقت عوف مفاعل طنس وبشهر وأصفهان أو ليدون أو ترسيون هيك بشيء يعني حتى كأوان كجاسوس وعميلة إسرائيل يطدني كأف مفاعل موي أفتشان ضرر بويا شيء الصدق يعني أمدي بيجين كب عربي يعني دع الأيام تفعل ما أفرجت هين أفزو سير وجاكو باستكم والله ليوا أحمد بابليكي حزكم هرجود ليبي إيمانويل ماكرون قسي كردوا ريك لباري ويكا نختك لمو بيش قفتقو مع لباري واكرد الله قورترين هلايا للري كردي سربازية وهولي قورين رجيمي إيران بدريشتك يعني وثمان بيدت شي إسرائيلية كانيش تو بيتوا نايلين بلام ما بستكان أويا ديمولات كاك ليوا أحمد أقر درفت ما بدلنيا أيوة دكتورة پێش ئەوەی بێمە سەر ئاماژەیەک شتێک ئەگەر بۆ گفتوگۆ مابێ ڕاستیەکەی جوڵەیەکی دیاری کرا و فاکتەرێکی دیاری کرا و بتوانێت لایەنەکان بەرێبەرە و گفتوگۆ لەبارەی ئەتۆمیەوە ئەو نهێنیەکان وتت لەسەر زەوی پێدەچێ ئیسرائیلیەکان هەندێک با بڵێن بە زانیاری هەواڵگیری هەواڵ تێگەیشتنێک هەیە یان لێکدانەوەیەک هەیە ئینزالی جەوی با بڵێن دابەزینی لە ئاسمانەوە بۆ بنکە ئەتۆمیەکان بە تایبەتی ژەوانی کە تۆزێ دوورە دەست و ناو شاخ و ئەوانن ئەگەرێکی کراوەیە ئەمە یان پێدەچێ ڕاستیەکەی ئەو قورس بێ ینی ڕاستە هەندێک لاسەنگی لە جەنگەکە ئەبینین بەڵام بەو ڕادێژنا ئەمی کە من نێڵم بەشێکی زانیاریە و بەشێکی شرۆڤێ یا ئەڵڵا ئەوەی کە ئەکرێت لە ناوخۆی ئێرانە لێدان لە سەنگەری ناوخۆی ئێران ڕوویاوە بە جۆرێکە ئەوەی کە پێ ئەوت سەکۆی موشک لە ناو ئێران و ئاڕاستی بنکە ئەتۆمیەکان و پێگە سەربازی استراتیجیەکان کراوە ئەمە یەکەم دوو باز لە دانانی
بنکەی هەڵفڕینی درۆنەکرێت لە ناو خاکی ئێرانە کەواتەمە چیمان پێڵە پێمانەڵە ئاسایشی نەتەوەی ئێران شتێک نەما بەنای ئاسایشی نەتەوەی ئێران و پێکراوە کۆنتترۆلیەکە جارجار خەڵکێکە گرێ نە کۆنتترۆلی ئەکا هەر بە شێوەیەکی ئاشکرا و ڕوون ئەوەی کەپی ئەوتریە درستیەکردن تێکشکاندن بڕینی هێڵی ئێرانە بەستم ئێران بوو خەریک نییە ئەم مەسلەی درۆن و کارگەی دروستکردنی درۆن و ئەو جوندیانەی ئیسرائیل لە ئێران چاندونی چۆنە تۆ حاڵەت دوان بەرو کۆنتترۆل کرد حاڵەت دوانە تۆ حاڵەتێک دوان بەراورد بەو چالاکیە گەورانی کە ئەکرێ بۆن و دانانی سەکۆی هاویشتنی موشک بە کەس و دوو کەس ناکرێ کۆکردنەوەی زانیاری هەواڵگری بە کەس و دوو کەس ناکرێ دانانی ئەو بنکانی بۆ هەڵفڕینی درۆنی ئەوەی کە پێوتیە خۆکوش ئێمە ناوبیشتەکەی پێڵەن درۆنی کارتۆنی بەڵام لە بنەڕەتە درۆنی هێرشبەری خۆکوژ یەک جار هێرشەکات و ئەتەکێتەوە ئەم بابەتانە پێمانەڵێ ناوخۆی ئێران جەبهەی داخلی ئێرانی بە تەواوەتی درزی تێکرا و اختراعکراوە دەبرەوە لەو ڕوانگەیەوە لێدان لە ئامانجەکان ئاسانترە ئەمە یەکەم بابەتێکی تریژەوەی کە ئەمە ئەڵێن ئاسمانەکەی کراوەیە سیستمی لاڤندەرەکەشی خستووەتە کار بۆ دۆزینەوەی کەسەکان لە کوێژ ئەیە لەو سیستمایە کە پێوترێت سیستمی کۆنتترۆلکردن و سەرکردایەتی مەنزومەی قیادە و سەیتەرە یعنی شڵەژانی سیاسی استراتیژی ئەسکەری دروستکردن ناو ئێرانە مەسەلەی دابەزاندنی ئاسمانی و کە پێوتە عەمەلی ئینزالی جەوی بابەتەکە زۆر ئاساییە و ئەبێ بیکاوەکو بەشێک لە پرۆسەکە بۆچی لەبەرەوە ئێمە تا ئێستا تا ئەم چرکە ساتە ئەیکات ئەزین بۆچی ئیکاتە ئەم چرکە ساتە ئێمە هەڵەیەکی گەورەی ئەکادمی سیاسی سەربازی استراتیژی ئەەکەین بۆ ئەم جەنگەی کە ئێستا ئێمە تا ئێستا شتێک گەشتوین وا لەم دۆخە ئەڕوانین ئەڵێن ئەوەی ئیسرائیلی کابریتە لە هەڵگیرساندنی جەنگ ئەمە ئیسرائیل جەنگ نییە لە حەزەی خۆمە ئیسرائیل ئەوەی کە ئەیکا ئیسرائیل جەنگ نییە بەی جۆرەکان دیاریان نادنیاشتی نووسیوەچی وەلافە ڕستیەکە ئەوە هەر هیچ نییە ئەوەی کە ئیسرائیل ئەیکات ئەمە کە ئیسرائیل دروست ئەیکات بریتە لە ئۆپراسیۆنی سەربازی تایبەت لە چەند ئامانجێکی ئەم ئامانجانە ئامانجی ئەتۆمی سەربازی جبەخانە زائیدەن سیاسی و کەڵم ئەهدافی سەوقی ئەمێ کە ئێستا ڕوئە بە هەموو پێوەرە سەربازیەکان بریتە لە ئۆپراسیۆنی تایبەت لە ئۆپراسیۆنی تایبەتیشا ئێمە چاوەڕێی ئەوە ئەکەین کە پرۆسە و یاخود ئۆپراسیۆنی تایبەت بکرێت لە ڕێگەی دابەزاندنی ئاسمانیەوەی کە پێوتری عملیاتی ئینزالی جەوی یعنی بە تایبەت تۆ گروپێکی سەربازی مەشق پێکراوتێ کە باسی دابەزینی دەلتا ئەکرێت شکێ مازانین 5,000 ئەندامی دەلتا لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە ئامادەیان هەیە بە شێوەیەکی نهێنی و ئاشکران پێشتریش وتومە 2,000 بە تایبەت لە ئیسرائیل بۆ ئەم کارە تایبەتانە پێویستیان پێێتی دەلتا لە هەر جەنگێکا دابەزێنی جەنگێک لای بۆتە لە بەرژەوەندی ئەمریکا و ئیسرائیل و هاوپەیمانەکانیان دا ئەبەزێ لەو عملیە کە پێوترێ پرۆسەی دابەزینی عملی ئینزالی جەوی دا ئەبەزێ کە ئەمەی کرد پرۆسەکەی خوان جێبەجێەکەن و ئەڕۆنەوە پێویستیش بۆ ناکە ئیسرائیل و ئەمریکا و وڵاتانی ڕۆژەڵاتی ناوەڕاستینین ئەوەی کە پێوترێ شۆ نمایشکەن ئێمە ئەوەمان کرد ئێمە ئەوەمان کرد پرۆسەکەی خۆی جێبەجێ ئەکا و ئەسڵی شوایە لە پرۆسی سەربازیە لە کاری هەواڵگریە لە کاری سیخوریا بابەتەکە نهێنیە دەرەنجامەکەی ئەکرێت لە ئەخیرە ئەگەر پاش 56 ساڵ کە شەخانەیە ئەگەر ئۆپەراسیۆنە با بڵێن ئەگەر ئۆپراسیۆنێکی تایبەت بێستۆ تەماشاکە ئەو توانە جەنگیانی کە ئیسرائیلەتی طبعا بە درێژای ساڵانی ڕابردوو وێنای ئەوە ئەکرا کە ئیسرائیل ناتوانێت جەنگی درێژخایەن بکات بەڵام دوای ئەوەی کە پێوتێت تۆفانی ئەقساکە کرا بۆ ماڕوون بۆ کە ئیسرائیل نەگەرەتوانێت جەنگی درێژخان بکە ئەتوانێت لە چەند بەرەیەکەوە کە ئێستا حەو میحوەرە جەنگ بکە ئیدامە بە بەرەکان بە وەبەرەنگاریش بێت و سەرکەوتنیش تۆمارکە لەو ڕوانگەیەوە ئەمەی کە ئێستا من پێم وایە واشی ئەبینم چکە تۆ کە کاتێک شترۆڤە ئەەکەیت بەپێی داتا زانیاری پێداوجی واقعی مامەڵە ئەەکەی توانە جەنگیەکانی ئێران بەشێکی زۆری لە ناوبراون بۆ نمونە چیتر ناتوانێت لە کاتی ئێستا لە بروی جەنگە و لە پیشەسازی سەربازی درێ ناتوانێت موشکی پالستی بەرهەمێ بێنێ ئەوەی کە پێوتێت تەکنۆلۆژیای بەرهەمهێنانی موشکی سوپەرسۆنیک و هایپەرسۆنیک کە لەسەر و 5 ماخەوەی رووسیا لی گرتەوە چکە لە ڕێککەوتنایە و تەنانەت تۆشداریشی یا بە ئێران کە بێ ڕادەست بێت تەواوی ترێبێ ئەوەی کە پێی ئەوتری ئامێرەکانی سنتەرفیوجە بیاتەوە بە ئەمەی کە پێوتری ئەجیزەی تەردی مرکزی ڕادستی ئەمریکا و ئیسرائیل و ئاژانسی نێودەوڵەتی کە بەرهەمێنانی یۆرانیۆم پیتانەکەی سفر کاتەوە ئەو خەزیێنی پشت ئەزین چیە ئێران ئێستا بێمیحوەرە ئێران بێ پەڕۆباڵە لەو ڕوانگەیەشەوە ئێمە چاوەڕی ئەوە ئەەکەین کە ئێران وردە ڕادەست بێ بە پێچەوانەوە یەکێک لە بژاردەکانی بەردەم ئەمریکا کە 3 ڕۆژە وەکو پرۆژەیەک ئیسرائیل پێشکەشی کردووە لەوە تاوە ئێران نایەتە ژێربار هەڕەشە دروستەکە و ئێران بۆ خۆشی حەزەکەم بزانی ئێران توانێت ئیدامەدانی جەنگی تا کاتێکی دیاریکراوەیە لەبەرەوە پێ ناچێت جەنگەکە درێژخان بێت لەبەرەوەی توانێت جەنگی نەماوە
ئەوەی کە پێوتێ سیستمی سەرکرداتی کۆنتڕۆڵکردی لی ئاشڵەژانێکی سەربازی بۆ پێدانی فەرمانی سەربازی ڕوبەڕووبنەوە لە مەدانە دروستی کردووە دۆخی ناوخۆی ئەشڵەقێنێ بە لێدان لەو ئامانجانێک کە پێوترێ ئامانجی سەوقی کە ئامانجی سیاسی و سەربازیشی لەخۆ گرتومە بەستم لە خزمەت گوزاریە گشتیەکانە پرۆژە خەدەمیەکانە و لە هەمان کاتیشاوی کە پێوترێ گەنجینەی موشەکەکانی وردە نامێنێ کە تۆ موشەکت نەما هیچ وڵاتێکیش ئەگەر تۆ تێبینی کەی محوەری نەما ئێستا ئێران شەڕ ئێرانی بێ محوەرە لە کاتێک کە پێشتر محوەری ئێرانی چینی ڕووسی لەگەڵ جار تورکیا خۆی ئەیاپاڵی ئەم محوەرە تێک چێستی ئێران تەنیا باڵە لەو ڕوانگەشەوە من ئەڵێم ئەمە جەنگی کراوەی گشتگیر نییە لەبەرەوە تۆ کاتێک ئەڵێ جەنگەکە جەنگێکی گراوەی گشتگیر ئۆپەراسیۆنە چەند نەخایەنێ ئەوە من پێم وایە من وای 4-5 ڕۆژە دەستی پێ کردووە پێ ئەچێ ناگاتە مانگ جەنگەکە کۆتایی پێندری بە تایبەتر کە لێدوانەکانی عێراقچی ئەبینین هەڕەشەکانی ئەمریکا بەشێکی جەنگی دەرونی ئەگەر ناتە ئەم چرکە ساتێکەمە قسەی تاکەم لە بەرنامە و لە ئەجێندای ئەمریکا نییە کە سیستمی سیاسی لە ئێرانە بڕوخێنێ سەرەکانی ئەگۆڕێ بەڵام بە هیچ جۆرێک لە جۆرەکان لە ناوی نابە لەبەرەوە بۆم قۆناغە پێویستی پێێتی هەرشانەوە خواستێکی ناتانیاوی و پرۆژەشی جێبەجێ کرد و دەنگێکی گشتی ژیە خەتێک لە ناو ئەمریکا کە داوای گۆڕنی سیستمەکە بەزنایکات لیوا کاتم زۆر کەم ماوە بەس پێم بڵێ ئێران قودرەتی درێژەدان بەم جەنگەی هەیە نەفەسی با بڵێن ژێرخانی سەربازی معنەویاتی سەربازی ینی ئەوانەی ئەو ڕەهەندە جیاوازانی کە ئەکرێت لە جەنگێکی دیاری کراوە کاریگەریان لەسەر یەکلاکردنەوە هەبێ ئێران قودرەتی بۆ ئەمە هەیە لە بەرامبەرە ئیسرائیلیش جوگرافیایەکی بچووک ڕۆژانە موشکی با بڵێن ئاراستە کرێ و پێدەچێ خەڵکی ئیسرائیلیش بەگشتی ینی ڕای گشتی ئیسرائیلی زۆر ڕانەهات بن لە ژێرزەمیە لە ژێرزەمینا بژین زیاتر حەزیان لە ژیانکردنە تا چەند هەردوو لاتوانن ئەم شەڕە ڕاکێشن بله يعني أزبين أنه إيران تقريبا يعني 8 قوة أخو إجدازها يعني إيران يماي 20 يعني بالزميلة أمهركة بسوقع عسكري مصطلح عسكري أم بيجين الحرب خدعة وغنى يعني دائما أمازونيين إيراني هش صار القلق كري وصبرك وتحملك مازنكر يعني روج دهين او دي ديور بيتكو ايران دي خوكيري تنقلنا نسبة اسرائيل امازوني كاسرائيل ميزانيوية صدو مليار بصالة اسرائيل بشر غزة صار في 150 مليار صار كاكرانج توزاني أف قاعدة وان فين قاعدة يعني قاعدة القبة الحديدية وأورا السهم وانثات وان حيتيس وان مطلع داود هر صاروخ كوي بمليونة بدون مليونة يعني تظاني رجونا يعني بينار بلغزان إسرائيل رجونا تقريبا توصل 6 مليونة هي صرف كالسيرفي شري بس كاشياء أمريكا مديد دولة حفجي يعني كأمريكا كندا بريطانيا وفرنسا أبا همي بشي مع أبو شكر أبا منتدك اقتصادية سياسية إنجاتو بيم بلين إسا أمانهم يارمتي إسرائيليين إيرانيش چەند ساڵە بەناوی تەنیایی استراتیژیە و خەریکی خۆپڕچەکردنە بەڵام پێدەچێ ڕاستیەکەی هەر بەڕاستی لە تەنیاییەکی استراتیژیا بێ ئێران ئەتوانێت چەند ئەم دۆخە ڕاکێشێ والله إيران ديميني بس تشتكى أمد بيجين هستي نتوي هكا إيران هستي نتوي لا ما بيتن وكشعب الشيخ بقريت وتأثير ودعم قيادة خوكتن إيران دي شيء صبر كيشيتون إيران أبد فاش النبي تلاقي شرع بس هكا هاتوا شو كابو انتفاضة وأفتش يعني أسكا ديف أو من كأسكا لشكريمة محللهم يعني بس دي ساقط بيتن هكا ثورك يا أبو داخلي إيراني وتظاني ثورك يا اشتي أو قري هكا شيء يدود همي منطقة دي كيشيتن بيم خوش براستيكين برسيارم دانا بولا إيوي بكم لێدانە سەربازیەکان با بڵێین لە ڕووی تاکتیکەوە بۆنی ئەوەی لێیت کە هەوڵبیرێ خەڵکی ئێران بەرامبەر بە ڕژێمی ئێران بەرامبەر بە دەسەڵاتی ئێران بجوڵێنرێ إيران كأمزاني كأقمار صناعية وسيطرة أمريكا وإسرائيل السربتة يعني إيران حركة نموية يعني هذا تقريبا معنويات توان يعني جبن نقطين إنو نخواره بس إيران هل أف صاروخت عبر قارات دي استخدام كتنونا يعني أوان صاروخت هين يعني شوي يدفشورتينا يدبن عردي نوتينا دربا كو إيران كو ديجيني تنونا إيران زوني مثلا أم دائما بيجن العملية المركبة شيء يعني إيران أم زوني دورون إيش إيران حتى بقيت إسرائيل 2 ساعات بس صاروخ فرق صوتي
نهماخه هرماخك 1250 كيلومتر يعني بخلال 12 دقيقه تقهت اسرائيل فاو عمليه مركب از بينا ابا جدي ورا حطونك اف عمليه نموينه شو مساله ايران مفاجاه هاي ايران زعيبو يعني البرنامج بارزه باش من سپاس دەکەم کاک لیوای مافەروەر ئەحمەد عارف شارەزای سەربازی گەلێک سپاس لە دووەکەوە لەگەڵما بووی بە دڵنیایی لە دەرفەتی داهاتوایە مە گفتوگۆی زیاترەکەین دەستت خۆش بێ سپاس دەکەم دکتۆرە کاتم کەمماوە بەس هەندێک شتەی حەزەکەم لەگەڵ ئێوە باسی بکە ڕاستیەکەی تێگەیشتێک هەبوو کە ئەمەی ئیسرائیل شەڕەکە هێشتان پێدەچێت لە چوارچەوی فشارا بێت فشاری لێدوان نافشاری شەڕ بۆ ئەوی ئێران بهێنرێتەوە سەرمێزی گفتوگۆ بەڵام بە هەندێک لاوااستێر کۆشکی سپیەڵێ ترمپ لەگەڵ ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی لەباری شەڕی ئیسرائیل وەلایەن کۆبووتەوە و وەزارەتی دەرەوەی ئەمریکاڵێ بڕیاری کراوەی دەرگای دیبلۆماسی لەگەڵ ئێران دەگەڕێتەوە بۆ ترمپێک کە دیڵمەیکەرە زیاتر حەزی لە ڕێککەوتنە تەواو ئەم ترمپە نییە ئێستا لەگەڵ ئێرانە یان هێشتان ئەگەرێک بۆ ئەوەی کە مێزی گفتوگۆ ببینینیەوە لە بینی ئێران و ئەمریکایە لە ئارادایە فاکتەری دیکەشێ ڕاستیەکەی ئەکرێ یارمەتی دەربێ بۆ ئەوەی بەرەو گفتوگۆ بڕۆنەوە نەک ئەم ئۆپراسسیۆنەی تۆ ئەڵی لە مانگێک هاتەواویەکە ئەزین چۆنە یەک بابەتی ئەمە باڕۆن بێ تا ئەم چرکە ساتە ئەمریکا لەگەڵ ئەوەی لە سووربوونێکی زۆر هەیە لەلایەن خەتێکی ناو ئەمریکاوە ئاڕاستێک لە ناو ئەمریکا ناوخۆی ئەمریکایە کە ئەڵێ سیستمەکە بگۆڕن بۆی ئەمەی کە ناویان ناوە شێر پەنجێ ڕۆژەڵاتی ناوە ڕاست بۆ پیکە ئێران سەرچاوی ئاشۆ بوو ئالۆزیێ لە ناوچەکە بم جۆرە پێناسیەکەن و تەماشەکەن سیستمی کۆماری ئیسلامی ئێرانی کۆتایی پێبێنن بیڕۆخێنن باشە لەم ڕوانگەیەوە ئەمە ڕایەکەیە هاوتەریب لەگەڵ ئەم ڕایە ئیسرائیل بۆ خۆی حەزەکە کە سیستمی سیاسی لە ئێرانە بڕوخێ و بگۆڕێ بە سیستمێکی نوێ کە ئیسلامی کۆماری نەبێت کۆماری ئیسلامی نەبێت تەنانەت بە شێوەیەکی نهێنی وەکو بەشێک لە ئامادەسازی من ناو ئامادەسازی نەرم بەدوو ئاڕاستە ئیشەکان لەگەڵ ئەوەی کە پێی ئەوترێ من معارەزەی جدی نابینم لە ئێران عنی بە کوردانی خۆشمانەوە چەندم قسان پێ ناخۆشە بەڵام نایبینم میترۆ فاکتەری کێو لە بەرنامەیەکی یاگەردەرفە دەبێ باسیەکەم تا ئێستا کە ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینی کارە و چالاک نییە کە بتوانێت ئەم هەلە بقۆزیێتەوە ئیسرائیل لەم چوارچێوەیە چی کردووە لە غیابی پارتەکانی ئێمە لە ڕۆژەڵاتی کوردستان و گرێنەدانی پەیوەندی توند و تۆڵ لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا هاتووە ڕێکەوتنێکی سەرەتایی کردووە بەنیهێنی طبعا ئەمە زانیاریە ئێڵم لەگەڵ بنەماڵەی شایە خۆتان ئامادەکەن بۆ هەر پێشاتێ لە ژێری شەوە لە لێدانی ئۆپراسیۆنە تایبەتە سەربازیەکانایە چیەکان لە پاڵ ئامانجە ئەتۆمی و سەربازی و وزەکان کەرتی وزەکان دەچیە لەو ئامانجانە ئەکە من کە ئێمە پێڵین ئەهدافی سەوقی پەکخستنی کەرتی پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆ لەبەر ئەوەی خەڵک بخاتە دۆخێکەوە کە ژیان نەتوانێت لە ژێر شەڕا بگوزارێنە ئاوە کارەبایە کەرتی تەندروستیە خوێندنگی ڕێگەوبانە هەمووی وێرانەکەیان قورسە سەریکە ئەمە کە زیە ئەکا لە سەری چی دروستەکە ئەوەی کە پێوتێ ناڕزایی ناوخۆی یعنی جوڵاندنی ڕای گشتی و تەقینەوەی ناوخۆی بە ئەمریکا شەڵە سەری کە ئیسرائیل بە ئەمریکا لەمە ئیشکردنی نەرمە ئەڵەوە معارەزە ئامادەیە ناوخۆ هەڵساوە من نامێت نیزامەکە بگۆڕی و پێشتری هاوتەری سێ ڕۆژ لەمە پێش پرۆژێکی پێشکەش کردووە بە نیزامەکە بگۆڕین و خۆمان نەجات بین لەمە ئەمە بە پەلوپۆکرایش ئێران ئەسفادەی نیە بەڵام لە کۆی ئەم بابەتانەوە طبعاً بابش زانین پەیوەندی باشی دروست کردووە لەگەڵ کۆمەڵێک گروپا من نەما ئاسایشی نەتەوەیە نابێت هەنێشت زۆر بەڕوونی بوترێ هەرێ پەیوەندی دروست کرد لەگەڵ گەلانی ئێرانە لەوانەیە ئەوژوک و خاڵک بەکاربێنێ چاوەڕوانی تەقینەوە ئەکرێ بەڵام ئەمە لەسەر چی وەستاوە لەسەر ڕێژە و ئاستی سازشکردنی ئێران بە تەواوەتی ئامادەیە بۆ سازشکردن ئەمە ئەمریکایە ئێستاکە ناگەڕێتەوە بۆ سەرمێزی سازشەکە چییە چۆن ئێستا پێتەڵم ئاستی سازشەکە چییە ئەمریکا لە کاتی ئێستاە ناوێ بگەڕێتەوە سەرمێز بۆ ناوێت لەبەرەوەی ئێوێ لە فۆردۆبە کۆتایی پێبێن ینی بگاتە ئاستی سفرکردنەوەی پیتاندن لە پرۆژێک ئاشکراکانە دوای ئەوە ئاستی سازشەکە بەتە ئاستی سازشەکە چی پێکەن ئەمەی پێکە ئەمریکا دوای ئەوەی کە توانە جەنگیەکانی توانای پیتاندنی توانای ئابووریدا ئەتە پێنێکەرتی وزە و گازی سروشتێکی لە ناوە با خزمەت گوزارەکانی سفرەکاتەوە سیستمی سەرکردایەتی کۆنتڕۆلکردن نایەڵێ ئەنی سەرکردن نایەڵێ ئەوەی کە پێوتێ قیاداتی پۆلی یەکەم لە ناو ئەبە وڵاتەکەی تر تەواو یعنی ئەوەی پێوتێ وڵاتێکی شڵەژاوی لەرزیوی لاواز ئەمێنێتەوە
بانگێشتی سەرمێزی دانوساندنیەکڵە فەرمووەرە ئەم دو سێ خاڵەمان بۆ بکە ئەو ئامێرانی کە پێوتری ئامێری سنتەرفیوژ یعنی ئەوەی کە ئەجیزەی تەردی مرکزی کە مادەی ڕق لە مادەی شل جیا ئەکاتەوە یۆرانیۆم و مادە شلەکانیش بەپی ڕێژەی چڕیان لێک جیا ئەکاتەوە پیتاندنی یۆرانیۆم ئەمای هەمووی ڕادست دەکات و لە ئەجیزەکانی لێ وەرەگری ئامێرەکان لە ناوێبە ڕێژەی پیتاندنی یۆرانیۆم لە ئێرانە سفرەکاتەوە بەواقع پێی سفرەکاتەوە و بە کردداری چکەتوانێت ئابووری نایەڵێ و بنیادنانەوەی وەگەرخەرەکان جارێکی تر و بە میکانیزمێکی تر قورسە بۆ ئێران بە تایبەتی کە لاوازەکرێ ئەزین چۆنە ئێران وتارێک ئاڕاستەکە ڕای نەخۆی خۆی ڕازیەکە بریتە لە نمایشکردن ئەگەر ناتوان پرۆژەیەک بە ملیارە دۆلاری تێچوو بێ بۆ وڵاتێک کە ئێستا ئابوووریەکەی داتە پیوە و لاواز کراوە لە ژێر سزای ئابووریە و ڕوبەڕووی جەنگی وێرانکاری بۆ پرۆژە و بۆ پرۆژەی استراتیژی و ژێرخانی وڵاتەکە بۆتەوە ناتوانێت جارێکیکە و دۆخی گەلەکەشی تەحملی ئەمەناکە جاریکە دانیشێتەوە بە ملیارە دۆلاریکە لە پرۆژەکە سەرفکە لە ئەخیری شاکێشە سەرەکیەکە بریتێ لەو یۆرانیۆمە پیتێنراوەی کە بە ڕێژەیەکی زۆر لەبەر دەستی ئێرانە و کە من ئەیڵێم و ئەمە زانیاری شەش بۆ حەو مۆشکی ئەتۆمی لێ دروست کردووە بە کڵاوی ئەتۆمی ئەبێ ڕادستی لایەنێکی کا بۆ لە ناوبردننی وەکو ڕادستکردن ئەمریکا پێشنیاری رووسیای کردو لەو ڕوانگەی و ئەیبینین رووسیا و ئەمریکا لەسەر چەندۆسەیەکی هەمە جۆر بە شێوەیەکی نهێنی و ئاشکرا زیاتر بە نهێنی ڕێکەوتنیانێ دانوستاندنیانێ لە بینی ئێران و ئۆکراین ئەوە یەکێکە لە بینی رووسیا و ئۆکراین و بەرامبەر بە کەوتنی سووریا دۆن باس وەرەگرێ لەم پرۆژەیەشە ئەلەمەی کە بەرامبەر بە پەلوپۆکردنی ئێران بەرژەوەندەکانی لە ناوچەکە ئەپارێزرێ لیبیای ڕادستەکرێ وەکرداریش لیبیای ڕادست کراوە لەگەڵ ئەو دوو بینایی کە پێوتێت تەرتوس و لازقیە و مەتاری حمێمیم لە سووریا و بەرژەوەندەکانیشی ئەپارێزرێ لە دەرەنجامە سازشکردنی ئێران بۆ ئەمریکا ئەبینین لێدوانەکانی ئەمڕۆی عێراقچی کە داوای لێ ئەەکەن ئەڵەن بفەرمو بگەڕێرەوە بۆ سەرمێزی دانوساندن ئەڵێ ئێمە گەڕینەوە کێشەمانە بەڵام چۆن دانوساندنکەین وڵاتەکەمان لە حاڵەتی جەنگا لەبەرەوە لەو ڕوانگەیەوە ئێران بۆ خۆی ئەزانێ لێدانەکان جددیە و بژاردە هەیە ئەگەر هاتۆ ملکەج نەبێ سیستمەکە ڕوخێنی هەرچەنە تا ئەم چرکەساتە ڕوخاندنی سیستمەکە لە بەرنامەیانە هیچ ئەگەرەکەیە بۆ گۆڕینی عەقیدەی ئەتۆمی نەخێر عەقیدەی ئەزین چۆنە گۆڕینی عەقیدە سەریکە خۆی لە 1950 ئەمریکا بە هاوکاری ئەوروپای غەربی پرۆژەی ئەوەی کە پێی ئەوتیە وەبەرهێنانی ئەتۆمی ئەوەی کە ئەتۆم لە پێناوی ئاشتیا بردیانە ناو ئێران و پەران پێدا و هاوکار و هەمانگی بەرنامەکە بوون دوای شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران لە 1970 طبعاەمە میراتی دەسەڵاتی شایە جێماوە پرۆژەکان گرتە ئەستۆ مرشیدی باڵای ئەو وەختەی شۆڕشی ئیسلامی خومینی وتی ئەم پرۆژەیە ئەم وەگەڕخەرانە ئەمە مەترسی کوشتن زیان و زەرر بۆ مرۆڤاتی و بۆ مرۆڤ دروستەکە لە برۆ عەقیدەی ئێمە چییە لە برۆ ئەمە حرامە لە ئاین و لە فقا ڕێگە پێدراونیە بەس بۆ کاروباری ئاشتێ دوای مردنی ڕابەری بزوتنەوەی شۆڕش یعنی خومینی لە 1970 عەقیدەکە نەگۆڕاوە بەڵام چیان کرد بە شێوەیەکی نائاسایی پەریان بە کارەکەیە بە جۆرێک کە ئیتر ئەمی کە ئەوترێت لە دوای 2023 بە شێوەیەکی زۆر نائاسایی بەرەو پێشچوون لە وەگەڕخەرەکانە کرا بە جۆرێک گەشتونەتە ئاستی پیتاندنی لە سا 20یان هەیە لە سا 60یان هەیە گەشتونەتە لە سا 90 ئاژانسی وزەی ئەتۆم ئەمریکا ئیسرائیل بەش ئەو وڵاتانی کە 59 وڵاتن لەو ژوورە ئۆپراسیۆنە هەواڵگیریە هاوبەشان ئەم ڕاستیە ئەزانن بەڵام بۆ بەکار ناهێنێ ئێران بۆ بەکاری ناهێنێ فاکتەرەکەی ئەوەی ئەکەوێتە بەردەم بەرپرسیارەتی نێودەوڵەتی ئەنجومەنی ئاسایش بەرامبەری ئەجوڵەتی داوای وەڵامی بەڵێ و نەخێر بکەم دەرەنجامەکەی کەوتنی دەسەڵاتی ئێرانیە بەیان ناوی ئێستا گوزەر خۆی لە بنەڕە تا پرسیارکردنی کۆنکرێتی بە بڵێ بە نەخێر من بە هەڵی ئەبینم بۆچی لەبرۆ لە دۆخێکی وایە هەر بەڵامێکە ئەیتەوە من جۆرە جواب تێمەوە کۆماری ئیسلامی ئێرانی سیستمی سیاسی تا ئەم چرکە ساتە بەرنامەی گۆڕینی لەلایەن ئەمریکاوەنیە ڕاستە ئیسرائیل ڕۆزەی سەربازی جێبەجێ ئەکا لێدانی سەربازی بەجێکا بەڵام بڕیاری یەکلاکەرەوە لای ئەمریکایە ئەمریکا بڕیار ئەیە قسەی کۆتایی لە ناوچەکە بۆ ئەمریکا و پاشان ئیسرائیلە 3 ساڵ لەمە پێشم ئەم ڕستیان وتووە سەبارە دوی ئەگەر هاتو ئێران من دڵنیام لەوە ئێران ئامادەی سازشە مەسلەی ئەوەی کە ئاسایشی نەتەوەیی کە گرێدراوی کردووە بە پیتاندنی یۆرانیۆمەوە مەسلەی ئەمنی قەومیە بۆ ئێرانی هێڵی سوورە بەنسبەت خۆیانەوە ڕاستە تا ئەم خێڵە هێناوێتی بەڵام وردە بە خەڵکی ناوخۆی خۆیڵە تاو سیستمەکە کەوتۆتە مەترسیەوە ئەگەر ئامادە بێ ئیمامی مەهدی بۆ بخاتە مەترسیەوە بڵێ سیستمەکە کۆمارەکە لە ئیمامی مەهدی گرنگترە کەواتە لە ڕای گشتیش گرنگترە ئەم لێدانانی کە لە ئیسرائیلە کە من نازانانی لێدانەکان لێدانی استراتیژی نیە وەکۆی کە ئیسرائیلەکە ئەما کا بە بەهانەیە گەڵێ ئێمە شەڕی ئیسرائیل ما کرد ئێستا دەرەنجامی هەموو شەڕێک ئاشتی و دانوساندنە چوینە دانوساندنەکە و تەنازولەکانەکە بە پێچەوانەوە
ڕۆکەکانی ئەمریکا B2 B52 GPU 57 ئەنجا ئەو مشەکە ئەتۆمیانی کە لەسەر تیارەی B52 هەر هەمووی ئامادەیە بۆ تەختکردن و خاپۆرکردنی ئێران لەبەرەوە لەو ڕوانگەیەوە تا ئێستا بڕیاری ڕوخاندنی نەدرا بەڵام ئەگەر ملکەچ نەکا بڵێ بژێکێکە لە بژاردەکان. پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆرە نیکۆلا ئەشرەف شاڵی پێشدەر و مامۆسای زانکۆ سپاس دەکەم. دەست خۆش. وتم کاتژمێری دووەمم هەیە لەگەڵ یەکێک لە سیاسیەکانی ڕۆژڵاتی کوردستان سیاسیە کۆنەکان با بڵێن گفتوگۆم هەیە لەسەر کورد و ڕۆژڵاتی کوردستان و ئێران بۆیە بمێنەوە یەک ناوبڕی کوردی سراحەتێکی کورتەکەم و دێمەوە.
دووبارە سڵاوتان لێبێ پێشاتەکان بە دڵنیاییەوە لەبارەی ئێرانەوە بەردەوامە دیارە ئێران هێرشی کردوتە سەر ئیسرائیل بە گوتەی سوپای پاسدارانی ئێران بنکەی ئاسمانی ئیسرائیلی بە ئامانج گیراوە جا نازانم مەبەست بە ئامانجگیرانەکە ئایا پێکراوە یان نا مەبەستەکە ئەوێ بووە وۆڵ ستریت جۆرناڵ ئەڵێ ترامپ تاوتوێ چەند بژاردێگەکا و هێرشی سەربازی یەکێکیانە بە دڵنیاییەوە وەزارەتی دەرەوەی ئەمریکا ژۆکو گوتم ئەڵێ بڕیاری کراوەی دەرگای دیبلۆماسی لەگەڵ ئێران دەگەڕێتەوە بۆ خودی دۆناڵد ترامپ لە چوارچێوەی ئەگوزارێ بە دڵنیاییەوە بە گشتیەوەی ناوچەکەەوە بە دیاریکراویش ئەم شەڕی بینی ئیسرائیل و ئێران ئەو دۆخی کە لە ئێران و ڕۆژڵاتی کوردستان بە دڵنیاییەوە دروست بوو ئەکرێت دروست ببێ بۆ کورد گرنگە بە تایبەتیش بۆ کورد لە ڕۆژڵاتی کوردستان گرنگە من ئەم بابەتە ئەوەی کە هێزەکانی ڕۆژڵاتی کوردستان ئەتوانن چی بکەن با بڵێن بژاردەکانی بەردەمیان و ڕێگاکانی بەردەمیان ئاراستەیەکی دیاریکراو یان تێگەشتێکی دیاریکراو بوو جوڵەیەکی دیاریکراو بۆ کورد لە ڕۆژڵاتی کوردستان ئەکرێ لە ئارادا بێ لەم دۆخی ئێستا لە ناوچەکە و لە ئێرانە هەیە و ئەگوزارێ منم پرسە لەگەڵ دکتۆر ئاسۆ حەسەنزادە سەرکردەی پێشووی حزبی دیموکراتی کوردستان و مامۆستای زانکۆ گفتوگۆکەم دکتۆر سلااوت لێبێ هیوادارم زۆر زۆر باش بی بەخێر بێ بۆ زووم پێم خۆشم گفتوگوێت لەگەڵاکەم ینی بە کورتی کورد لە ڕۆژڵاتی کوردستان حیزبەکانی ڕۆژڵاتی کوردستان لە چوارچەوەی ئەوەی کە ئێستا لە ئێرانە گوزەرێ بژاردەی دیاریکراویان لەبەر دەمایە بەڵێ لەگەڵ سلااو لە جەنابەت و هاوکارانت و سپاس بۆ داوەتان بۆ بەرنامەیە وەسلااو لە بینەرانی بەڕێز عەرز بێ خەباتی کوردی ڕۆژهەڵات لەگەڵ دەسەڵات لە ئێران و بە دیاریکراوی لەگەڵ کۆماری ئیسلامی پێش ئەو ململانی و گرژیانە و ئەو ناکۆچانە کە ئەم ڕژیمە لەگەڵ دنیای دەوروبەر و دنیای فراوان بە تایبەتی ئیسرائیل و ڕۆژئاوا هەیبووە دەستی پێ کردووە و ئێستا کە زۆر باسی چارەسەری ناسەربازی دەکرێت تاواو بەڵام خارەکان بەرەوە دەچنکەوا دیارە سیناریۆ سەربازەکان سەرنجام باڵا دەست دەبن لە یەکلاکردنەوە چارەنووسی ئەو ڕژیمەدا هەر جۆرێکی بە ناکۆچیەکانی دنیای دەرەوە لەگەڵ ئەم ڕژیمە مەسەلەی پرسی کورد لە ئێران بابەتێکی قائیم بەزات و تایبەت بە خۆیەتی ئەوان کێشیان هەبێ یان نەیان بێت لەگەڵ ئەم ڕژیمە تا وەختێکی ناحێنەتەوایەتەکانی کورد و داخوازەکانی کورد وەدینە هاتوون لە ڕۆژهەڵات جا ڕژیمەکە هەرچ ڕژیمێک بێ ئەم خەباتە هەر درێژی بەڵام بێگومان خەبات و ئەوێتی کوردی ڕۆژهەڵات و پارتە سیاسەکانی دیارە من لێرە سەرەڕای تعلقاتم بۆ بزوتنەوەیەوە بە تایبەتی بێچێک لە هەرە قورسەکانی نێو بزوتنەوەیە قسەی خۆم نەکەم لەلایەن هیچ لایەنێکەوە ئەو شتانەت عەرز ناکەم بەڵام ئەو خەباتە هەر درێژە دەبێت و لە ڕابردوشدا لە قۆناغی جۆر بە جۆردا هەوەستی زۆر بە زۆر جیراوەتە ئەرجەحیەتی کورد لە ڕۆژهەڵات وەکو هەر میلەتێکی ئازادی خواز ئەوەیە کە بە شێوەی سلمی بە شێوەی ئاشتیخوازانە بە مافەکانی خۆی بکات بەڵام لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ڕژیمێکی درڕندە و دیکتاتۆری وەکو کۆماری ئیسلامی تەبیعەتەن بەداخەوە حەلی سلمی و ڕێگای ئاشتیخوازانە بەداخەوە نایخوا و جاری وایە لەگەڵ ئەوەیدا کە ئازادی خوازان بە تایبەتی کورد دەبێت پشت لە ئاخیردا هەر بە هێزی خەماجێڕانی خۆی بوەستێ ناتوانێت غافڵ بێت لە عاملی دەرەشی جا لەو پەیوەندیەدا دەنابێتی کە بژاردەکان چن خەباتی کورد لە ڕۆژهەڵات و پارتە سیاسیەکانیان ئەمڕۆ بە تایبەتی پاش شۆڕشی ژینا لە هەلومەرجێکی هەندێک تایبەتیدایە هەندێک هێشتا پەڕوباڵی هەندێکەوەیە بەستراوە بە هۆکارگەلی کە دەنابێت دەیزانی و بینەرانش دەیزانن بەڵام پۆتانسیلی خەباتجێڕانە و ڕزگاری دەربەخشانەی ئەم بزوتنەوە سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان هەر نەزیری خۆیەتی و هەر هاتووە بە قووەتتر بووە جا لە حاڵەتێکی ئەوەدا لەگەڵ ئەوەدا کە پێویستە کۆمەلگای سیاسی
کوردی ڕۆژهەڵات و پارتەکانیان و خەڵک لە ڕۆژهەڵاتیش بێگومان بە هەستیاریەوە چاودێری ئەم دۆخە بکەن جێی خۆیەتی بە ئەزمونگرتن لە ئەزمونەکانی ڕابردوو وێڕای ئامادەبوون بۆ هەر جۆرە ئەگەرێک و هەوڵدانیش بۆ نەکتەنیا بە شێوەی پرۆئەکتیڤ یعنی دشکردەوە نیشاندان بۆکو هەوڵ بدرێ کە یارمەتی بکرێ بە خۆڵقاندنی سیناریۆ جێی خۆیەتی کە هەموو بژاردەکان لە مێز بکەوەکو بۆ دەوڵەتانی دنیا بۆ ئەمریکا بۆ ئیسرائیل بۆ دیکتاتۆری ئیسلامی لە ئێران ئەو شتە هەیە کوردیش حەقی خۆیەتی کوردی ئەم بەشە لە کوردستانیش حەقی خۆیانە. دکتۆر ئەوە ڕێک پرسیاری من بوو دکتۆر گیان ئەوە ڕێک پرسیاری من بوو ڕاستیەکە یعنی خەباتە کوردستانیەکە ئێستا لە چوارچەوەی ئەو دۆخەی دروست بووە محکوم نییە بە جۆرێک لە جوڵە محکوم نییە بە جۆرێک لە گوتار دیارە لە ئاستی گوتاریدا ئەگەر حتمەن جەنابتان و زوم تیڤی متابعەیان کردووە گوتار هەبووە هەڵوێست هەبووە دیارە ئەمن بەداخەوە و دەبینم کە هێشتا جاوەڵا بۆیە وتم گوتار بمبورە دکتۆر بەڕاستی لە بەرەوەی پەرتە بۆیە وتم گوتار پەرتەوازەی دێتی هاوبەشی هەموو کوردە لە هەر کاتێکی کوردستان و باشووری کوردستانیش بەداخۆ سەرمەشق نییە لەو وارەدا بۆیە ئەوە دەردە کوردەیە بەڵام بە هەر حاڵ ئەمن بە بەرچاوگرتنی ئەزمموی پاشۆڕشی ژینە کە دەرباری ئەو دینامیزمە کە دروست بوو لە کوردستان شتەکە بەلاڕێدا چوو وە لە ئاستی کوردستانیشدا پەرتەوازەی زیاتر دروست بووە من ئومێدم هەیە کە پارتەکانی ئێمە و بەهامەندی لەگەڵ کۆمەلگای ناوخۆ و بژاردەکانمان و تیپوشەرانمان لە وەتوانە مرۆیەکانمان لە بەستێنە جۆر بە جۆرەکاندا سەرنجام بتوانن و دڵنیاشم ئێستا بیرلەوە دەکرێتەوە کە هەماهەنگیشی زیاتر یەک بخەن بەڵام لەباری گوتاریوە بە عەرزت بکەن کە ڕاگەیاندرا و پارتە مەترەحەکان دەریان داوە ئەمە نمونەیەکت بۆ دێنمەوە لەبارەی ئەم پارتەکانی ڕۆژهەڵات ساڵی دوو نەک ساڵی 1992 وەکو ساڵی 2003 کە ئەمریکیەکان ساغ بوونەوە کە لە ڕژیمی سەدام حوسێن بدەن کۆتایی بە تەمەنی ئەم ڕژیمە بێنن پارتەکانی سیاسی کورد لە باشووری کوردستان پارتە سەرچەکان و ڕێبەرانی تەرازی یەکەمی ئەم پارتانە بە هیچ شێوەیەک ئەو دەمیژنیان دەستوانن و بخوان نەدا کە بڵێن وەڵا ئەمە دەمانەوێت ئەمریکا بێ ڕژیمەکەمان بۆ بڕوخێنەوە یا لایەنگری ئەوەی کە ئەم شەڕ بکرێت و دەستی وەدانی سەربازی بکرێت بەڵام لە کەس شاراوە نییە کوردی ڕۆژهەڵات و پارتە سیاسەکانیش ئەم ئاقادەنمەیان پێ ناخۆش نییە بێگومان فاکتەری دەرەچی بەتابەتی ئەم جارە دەتوانێت یەکجار یەکلاکەرەوە بێ لە چارەنووسی ئەم ڕژیمە کەوا بوو گوتراوە لە سەریەکە جیاواز چاوی لە بکەین بەڵام پارتە سیاسەکان ئێمە باسی ئەویان کردووە کە ئەم شەڕە کۆماری ئیسلامی کۆماری ئیسلامیە کە بەرپرسیاری یەکەمی دەرەنجامە مرۆیەکانیەتی تایبەت بەوەی کە دکتۆر تایبەت بۆی کە حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان محکومن بە جۆرێک لە جوڵە باز لە گوتارەکە بێنین وەڵامم لێتەوە بەس پێش ئەوە زوومی هەولێر گواستیەوە کە دەنگی تەقینەوەیەکی دیکەی بەهێز لە ناحیەی شەمامک بیستراوە دیارە ئەمڕۆ بە هەمان شێوە تەنێک کەوتو بۆ خوارەوە هەر لە سنووری هەولێر و شاید حاڵەکان ئەویان بۆ زوون گواستەوە کە پێدەچێت درۆن بوو بێ و ئەم شەو بە هەمان شێوە دەنگی تەقینەوەیەکی دیکە لە ناحیەی شەمامک بیستراوە ئەمانەمی پێشاتن بە دڵنیایی و حەزمە کرد بیزانن دکتۆر لەبارەی جوڵەوە لەبارەی دروستکردنی ڕوودا و حەدەس سەرنج ڕاکێشان بۆ کورد لە چوارچەوەی ئەوەی ئێستا لە ناوچەکە و بە دیاریکراژ لە ئێرانە گوزەرێ لەو چوارچێوەیە چ با بڵێن جوڵەیەکی ئەمەلی کردداری بۆ کورد بۆ حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەکرێت بژاردەیەکی معقول بێ بژاردەیەک بێ بەدەستەوە بێ ڕاستیەکەی عەرزت بکەم وەکو لە سەرەتاش پێویستە ئەمە ئێستا ترکیزکەینە سەر خۆ ئامادەکردن
ئامادەبوون بۆ ئەگەری ئاڵوگۆڕ و یارمەتیدان بە دروستکردنی سیناریۆی دڵخوازی کورد لە ڕۆژهەڵات و نەمانی ئەو ڕژیمە بە قازانجی نەکورد لە ڕۆژهەڵات بە قازانجی هەموو ناوچە و بە تایبەتی بە قازانجی کورد لە هەموو پارچەکانی کوردستان و لە باشوورشە. ئەمە بەداخەوە دەبینن کە ئاقارێکی مێدیایی هەیە لە باشووری کوردستان و نیشان دەدا کە 50-50 هێزی ئەم دوو لایەنی شەڕ یەکسانن. نا ڕاستەکەی وانە و پاشانیش بە قازانجی هەموو کوردە بە تایبەتی لە باشووری کوردستان و بە ئاشتی و ئارامی لە تەواوی ناوچە کە ئەم ڕژیمە نەمێنێ. بەڵام سەبارەت بە پرسیارەکەی بوومە خۆ ئامادەکردن باشترین ئامادەبوون باشترین دەرفەتە. تۆ تەسەور کە زلهێزێکی وەکو ئەمریکا بۆ خۆی ئێستا ئەم ڕۆژانە هەتا دێ و ئەم ساعتانە هەتا دێ زیاتر ڕادیکاڵ دەبێ زۆر ڕادیکاڵترین سەرکۆماری ئەمریکایە لە مێژووی تەمەنی کۆماری ئیسلامیدا بەدژی دەسەڵات لە ئێران هێشتا دوو دڵان لەوەی کە خۆ ئەویش بچێتە نێو شەڕەکە یان ناوە. لە ڕاستیدا پێی وایە کە بەو جۆرەی کە ئیسرائیل کردووە ڕەنگە کارەکە نەک بە تەواوی یەکلا بێتەوە بە مەزراوە ناوەچەکان بە تایبەتی لە فۆردۆ بەڵ ئەوەی کە ئامانجی ڕاگەیەندراوی شەڕەکە بوو و ناکۆچی ئەمریکا لەگەڵ ئێرانێ. بەڵام پێیان وایە دریژبوونەوەی ئەم شەڕە ڕەنگە دەرفەت بدات هێندێک ئەگەری دیکە کە هێشتا لەسەر مێزی کاری سەربازەکانی ئیسرائیل هەموو جارێمە نایانزانین سورپرایزیمیان ڕەنگە بەدژی ئەم ڕژیمە بەدەستەوە بێ ئەو ببێتە بۆی ئەوەی کە کۆمەڵێک ئاڵوگۆڕ لە ناوخۆی ئێران ڕاستانی خەڵک هەستانی خەڵک یا هەندێک شتی دیکە کە لە نێو خودی پاشماوەی ئەم ڕژیمەدا ڕوودا و ئەمریکایەکان ئێستا چاوەڕوانی ئەوەن کە ئێرانیەکان هەڵەیەک بکەن ئەو دەمی شتەکە یەکلا دەبێتەوە. لە ڕاستیدا کۆماری ئیسلامی ئەم جارە لەگەڵ ئەوەیدا کە هەمیشە خۆی بە قارەمانی شەڕی نامتەقارن لە قەڵەمدەدا دەرکەوتنا ئیسرائیل زۆر باشتر لەوی شەڕی فرەپێکاتی شەڕی ئاسیمتریکیان نامتەقارن دەزانێ و یعنی ئێستا هێشتا شتەکە یەکلا نەبووە. دکتۆر وڵات دێمە سەر خودی شەڕەکەش خودی جەنگەکەش بە دڵنیاییەوە. کورد لە ڕۆژهەڵات قوربانی زۆر داوە قوربانیدان و کۆتایهێنان بەم ڕژیمە بووە و لە شۆڕشیشی ژیناشدا پێشنگ بوو و لە شۆڕشی ژینادا زۆرترین فیداکاری کوردستان کرد. ئێستا دروست ئەوەیە کە کۆمەلگای ناوخۆ لەسەر هەستێ ئامادە بێ پارتی سیاسەکان ئامادە بن بەڵام بژاری جوڵە لە دروست نییە بە تایبەتی کە ئەو شتە ئامادەکاری دەوێت هەماهەنگی دەوێت لە ئەستی فراوانتردا بیرلێکردنەوەی دەوێت کە دیارە ئەمن من ئەمی زۆر بڵێم دکتۆر ئاسۆ ڕاستیەکەی کاتێک ئەمریکا بە دوو دڵیەوە با بڵێن لە ئەوە بڕوانێ بێتە ناو شەڕەکەەوە یان نا هەرچەنە بە دیاریکراوی ینی بە دڵنیاییەوە بە شێوازی جیاواز لە شەڕەکەیە بەڵام ئەو هاتنەی ئەمڕۆ ڕاستیەکەی و گوتارە با بڵێن بنەڕەتی و قسە بنەڕەتیانەی ترمپ لەبارەی شەڕەکەەوە ئەی کرد با بڵێن کاتی کە ئەمریکا بەو دوو دڵیەوە مامەڵە بکە بە دڵنیاییەوە کوردیش بۆ هەر بژاردەیەکی دیاریکراو بە جوڵەیشەوە ئەبێ زۆر بە بوریاییەوە مامەڵە بکە چونکە لە دوجار چی ئەگەر ڕژێم نەڕووخە ئەو کات بە دڵنیاییەوە ئەکرێ با بڵێن کاردانەوەکانی دەرەنجامەکانی لەسەر کورد با بڵێن هەندێک کارە سادبار وە قورس بێ سەرگۆزیرانی ئیسرائیل ناتەنیاهۆ ئەڵێ ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی جیاواز دەبینین لەوەی پێشتر دیاتر دێمە سەر ئەو ڕەهەندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی جیاوازە بینین یان نا ئەرزت بکەم پێشتریش بە تایبەتی لە دنیادا حاڵەتی وا هەبووە کە ئەو ئومێدە دروست بووە بە شێوەی واقعیش کە لە کۆماری ئیسلامی دابڕمێ ئەم ڕژیمە بڕوخێ ئەمە نام هەیە لە ئێستاوا بڵم کاری بە تەواوی تەواوە لە باری ڕوخانەوە هەرچەند هەموو تەشیرەکان هەموو نیشانەکان بەرەو ئەوە دەڕۆن کە ڕوتی ڕووداوەکان زۆر لەوا خێراترە لە ڕاستیدا کۆماری ئیسلامی ئێستا گیری کردو لە
نێوان دوو بژار دەدا دیلەمایە هەڵبژاردنێکی زۆر سەختدا و ناخۆش بووی ئەویش ئەوەی کە بە تەواوی تەسلیم بێ دیارە بە لەبەرگرتنی بە ئاسانی چوونەکەشی ئیشەکە بۆ ئیسرائیل پێی ناخۆش نییە و ئیسرائیلش قەتعەن ناهێوێت جارێ شەڕەکە ڕابێت بۆ ئێران دەکۆشی سەرڕای هاڕوودیفەکانی کە هەدەهێت یعنی هەوڵ دەدا واستە دەکات بەشەڕ ئەوروپیەکانیش تازە ژێمان لە سەرۆک ماکرۆن بوو لەو ئاکارە دەکات پێم وایە ترامپیش پێی ناخۆش نییە کە شەڕ بە بێتی وەگلان لە شەڕ کوماری ئیسلامی تەسلیمێ بەڵام کوماری ئیسلامی یا بژاردەی تەسلیمبوونی لە پێشە یا درێژەدانی شەڕ بەڕاستیدا چێک لەو کەمپێتەوانەی نێودەوڵەتیە کە مەسلحەتی هەتا ڕژیمێک زیاتر هەوڵ بە قۆڕاگری بکات و بەرەنگاری بکە زیاتر لە باتڵاقی شکست زیاتر ڕۆ دەچێت یعنی یەک کۆماری ئیسلامی یا هەرچی زووتر پاشەکشە دەکات بە تەواویش پاشەکشە دەکات یعنی خۆی ڕادەست دەکات جا بە هەر جۆرێکی بەنێو خۆیدا خۆڕێک دەخاتەوە یا بە فەرمی هەرچی زووتر ڕادەگەیەنێت کە ئامادەن بۆ هەموو مەرجەکانی ئیسرائیل و ئەمریکا بە تایبەتی ئەمریکا چونکە ئەمریکا سەرکردەی ڕێکۆریکە نێودەوڵەتیەکەی ڕۆژ ئاوایە لەو پێدێدا باڵا دەسترا بەڵام دەبێەوەی حەلکەن کە چۆن ئەو وتارە ئیدئۆلۆژیکەی 6 ساڵە دەیبن پێشێ و بۆ مەصرفی داخلی زۆر شتیان بۆ کرد لەگەڵ ئەوە چۆنی ڕێک دەخات بەڵام بە هەر حاڵ ئەمن پێم وایە بەردەوامبوونی ئێران لەسەر بەرهەڵستکاری بەرەنگاری بەڕواڵەت خۆڕاگری بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە هێزی دوولار ئەسڵ بەراوردش نەکرێت حتمما بە شێوە زۆر خێراتر لە بێنچوونی ئەو ڕژمی لێکرد بەڵام ئەگەر بم هەوێ ڕوونتر و کورت وەڵامی پرسیارەکە بدەمەوە کۆماری ئیسلامی کورد لە ڕۆژهەڵاتە کورد لە ڕۆژهەڵات و کورد لە هەموو پارچەکانی کوردستان و گەلانی هەموو ناوچە قازانجی دەکەن ئەزمموی دوایینی سووریا نیشانیدا کە دیکتاتۆریەک بەبێەوە کە کەیئۆس یا پشێوی دروست بێ بە عراقی تا شەڕی 2003 لیبی ساڵی 2011 بۆیە ئەوە بە قازان ئەگەر ڕژیمەکە کە ئەمە جارێک بە دووری دەزانوانە دانەوێت درێژی بکەنەوە بۆیکی بە جۆریشی دیکە لە وەزەکە بێنە دەرێ ئەگەر پاشەکەش بکات لە هەر حاڵدا لە 1 ساڵ و نیوە ڕابردوودا دیتومانە کۆماری ئیسلامی هەر هاتووە لاوازتر بۆتەوە کۆماری ئیسلامی کە پراکسیکانی نەمابن کە پەڕ و باڵ کرابێت کە نەتوانێت هێزی تێکدەری بەکار تا ئەو دەرەجەیە لە ناوچەدا بەکار ببە کۆماری ئیسلامی کە نەکرد دامەزراوەکان وەکو هێزی سەرکوتکەری بە تایبەتی شتەکارەکە نەگەیشتوتە سەر دکتۆر پێدەچێت ڕەهەندێکی دیکەیشی هەبێ ئەمە دیوێکی دیکەیشی هەبێ دکتۆر پێدەچێت ڕەهەندێکی دیکەیشی هەبێ ڕێم بە من باسی بکەم ئێوە سەرنجی خۆتانم پێ بڵێن ڕاستیەکەی دیوەکەی دیکە ئەوەیە ئەگەر کۆماری ئیسلامی ئێران ئیشێکی وای نەمێنێ لە با بڵێن کایە هەرێمیەکەیە ئێزە پرۆکسیەکانی نەمێنێ خەریکیان بێ و کاریان پێ بکە ڕەفتاری خۆی بگۆڕێ بەڵام تەسلیم بێ و بمێنێتەوە کەمایەوە بە دڵنیاییەوە پێدەچێت لە چوارچەوەی ناوخۆی ئێرانە بەهێز بێ و خەریکی ڕێخستنەوەی ناوخۆی ئێران بێ بەو فۆرمی تێگەیشتنەی کە خۆی ئەیەوێ ئەو فۆرمەش پێدەچێت زۆر بە خزمەتی گەلانی ئێران و بە تایبەتیش کورد لە ڕۆژڵاتی کوردستانانە بێ خۆ ئەکرێ ئەمەش یەکێک بێ لە سیناریۆکانیان ئەگەرەکان نا بە هیچ جۆر بۆچی دەزانی ڕابردوودا ئەزمموی زۆر وڵاتی دیکەمان هەبووە ئەو دیکتاتۆریانەی کە سەرکێشیان کردو لە ئاستی کۆمەڵگەی دەوڵەتیدا قاسی بوون بە قەولی عەرەب دەڵێ ئەوانە یا ئەوەیە کە تووبەیان مەرگ بووە کۆتاییان پێهاتووە یا یەکجار زۆر گۆرە ناکاتی بەرنامەکە بە نمونەی مێژووی بگرم ئێرانێ ئەوانەیە ئێران بەشێکی بەرچاوی زمانی لەوە ناکەم چ لە کاتی شەڕدا و چ لە کاتی بازان لەگەڵ
دەرەوە کۆماری ئیسلامی هەمیشە هەوڵی داوەکە لە ناوخۆ سەرکوتکە بۆی خەڵک نەجوڵێ بۆی ئازادی خوازان داواتی خۆیان نەگەن. بەڵام دەبێتزانین یەکێک لە کۆڵەکەکانی ڕاگررتنی ئەو ڕێژیمە مماشاتی دەولی بووە، ئەزانی نێرەوەی بووە، ئەوەی کە قازانجە بازرگانیەکان باڵا دەست بوونە هێزە تێکدەریەکانی ڕێژیم کە کارتەکان بوو، کۆشکێکی کاغەزی بوو، کۆشکێکی لم بوو بە ساڵیەک لەبین چوو. ئەگەر ئەوانەی نمونە بێمان لە نێکۆشیدا خەڵک جات چه ئێستا زوو کارەکە یەکلا بێتەوە ماوەیەکی چەند مانجی ئەوش لە ڕێژیمێکی لاوازمان هەبێ ئەوە چووی لەبەرەوەی کە ئەو ڕێژیمە نایەوێت بە شێوەی نایەوێت بەرپرسیار بێت لە بەرامبەر کۆمەلگای نێودەوڵەتی وەکو لیبی پاش تەسلیمبوونی محەممەد قەزافی پاشکارە ساتی لۆکێربی. دکتۆر کەم ئەگەریان بە نزیکترە بینی درێژە کێشانی شەڕ بە نزیکترە بینی یان چی؟ بەڵام یەکشتم پێ بڵێ سیناریۆ سەربازیەکە با بڵین ڕێچکە سەربازیەکە ئەکرێت چارەنووسی ڕژێمی ئێران یەکلایی بکاتەوە، دەسەڵاتی ئێرانی یەکلایی بکاتەوە بەلەبەر چاوگرتنی ئەوەی کە لە تەنیا ڕۆژدا هەیمەنەی نمایشی یا ئەفکاری کوماری ئیسلامی لە ناوچەدا و لە بەرامبەر ئەو دوژمنە سەرسەختە و سێن خواردوویان میژویانەی خۆی تێکشکا و بەشێکی یەکجار زۆر توانای سەدەزانین ئاسمانی ئێرانی ئیدیدا ئەوتوانێت بەرگریان تاو لە دەستداوە. ئەگەر چی دەزانم کە دامەزراوە ئەتۆمیەکانیان هێشتا زۆری ماوەتەوە بتەویتوانی ئیسرائیل بەتەنیا ناتوانێت تێکیان بشکێنێ بەبێ ئەمریکا ماوە، بەڵام یەکجار زۆری لە بین چووە. ئەمن پێم وایە هەروە عەرزمکردن ئیسرائیل تێدەکوشێ هەم لە ناوچەکانی لە ئەسی پارلماندا لە ئاستینی خۆیدا کارەکە جارێ لەبارە زروفەکە هەنابەخشە و چەند شتێک ڕوویدا لە ڕۆژانی ڕاستیدا ئەگەی ئەتۆمی تەواوبوونی ئەو دێدلاینە یا ئەو مۆڵەیە موقتە کە ئەمریکا بۆ وتوێژەکانی دانابوو و کۆمەڵێک شتی دیکەش کە هەموو لەباری سیاسیەوە زروفێکی هەنابەخشی بۆ دەوڵەتی ئیسرائیل بە لەبەرچاوکردنی ئەو متمانە بەخۆییە چەند زیاتر دەبێت لە لای ئیسرائیلیەکان کە ئەمریکیەکانیش پێیان ناکردیە بۆ وڵاتانی عەرەبی چین و رووسیا و تەنانەت ئەمریکاش نایانەوێت هندیشان ناتوانێت هندیشان نایانەوێت جاری بەم جۆرە بەردەوام بێ ئەگەر مەجبور نەبێت لە شەڕەوە تێوە بگرێ. بۆیە جارێ ئاوا بە زۆی ڕاناوەستێ شەڕ ڕادەوەستێ ئەگەر کوماری ئیسلامی خۆی ڕادەست بکات تەسلیمی ئیدارەی ئەمریکی ببێت شتێک لە کۆتایی بە تەمەنی ئەم ڕێژیمە بۆیە دکتۆر ئاسۆ ئەگەر شەڕ بەردەوام بێەوە بە سروشتی ئەو با بڵێن ئەگەر سێری سروشتی ئەو بە ئامانجگرتنانەی ئیسرائیل بۆ ناوخۆی ئێران ئێوە سەیری بکەن هەندێک جار با بڵێن دیارە ویستێک هەیە بۆ وروژاندنی ناوخۆی ئێرانی بۆی هەیە ئەمە ڕوو بدا جۆرە وروژاندنی چوزانم ڕاپەڕینە گوایە با بڵێن جوڵەیەکی دیاریکراوی خەڵکی ئێرانە ئەنی جار جارە و سیناریۆش باسەکرێ. کۆماری ئیسلامی هەوڵ دەدا خۆی هێشتا وریان هێڕا بگرێ جار لێر و لەوێ خۆپێشاندام کە شتکەن بۆی کە بەردەوام بن لەسەر ئەو ڕیتۆریک و گوتا لە 14 کە بوویانە بە دژی دنیای دەرەوە. بەڵام ئەوانەی کە دیارە ڕوانگەکان هەموو وەگیەگنی ڕوانگەی کورد لە ئاباد و کرماشان و ورمەسنە و ئیلا لەگەڵ ڕوانگەی فارس لە شیراز و ئیسفەهان وەگیەک نییە. ئەو وەزنەی کە لە لای
فارسەکان هەیە بێگومان بخۆشیەوە لە لای کورد لە ڕۆژهەڵات وجودی نییە بەڵام بووبدا بەڵام لە کاتی پڕدا لە کاتی هاتنی بۆمبەکاندا خەڵک زیاتر لە هەوڵی پاراستنی خۆی و منداڵەکانیدا ئێستا مەسەلەن دەبینین لە یەکلاکەرەوەترین شار بۆ گۆڕان لە ڕێگای جەماوەری مەستانی خەڵکەوە کە پێتەختە واتە تاران خەڵک هەڵاتوە بوو یەکلاکەرەوە بێ بدا خۆ خەڵکی خەڵکی جارێ ئامادەی ئەوە نییە ناخۆشە بۆ ئێمە ئەو شتە بەڵام ئەوەش جەبری وەزعەکەی هەروکو کۆماریستانی خۆشەوە ڕوبەڕووی جەبری تاریخ بۆتەوە لەلایەتەوە بەداەوە بەیان دیکە مایەسی ئۆپۆزیسیۆنی سەراسەریە بەناو سەراسەری کۆماری ئیسلامی بە هیچ جۆر یەکگرتووی نیە دنیای دێرەوە هێشتا ئەلتەرناتیڤێکی جدی بۆ ئەم ڕێگیمە نابینێ بەڵام ئەوە بەو معنایە نییە کە خەڵک لە نێوخۆی ئێران بە تایبەتی بە ڕۆژهەڵاتەوە ئیدی چاوەڕوان دەبن کە ئۆپۆزیسیۆنی ئەم ڕژیمە مەسازی و ئامادەی ئالتەرناتیڤێک پێشکەش کاتوو بە یەکگرتووی عقاریکی جا لەو بارەوە هەوڵەیە دکتۆراسۆ بمبورە ڕاتەگرم هەم پژاک هەم کۆمەڵی زەحمەتکێشان دوو ڕاگەندراویان هەبوو پێم وا بێ ئەگاتە دەستپێشخەری سیاسی دیاریکراوی کاری پێکەوەیی تۆ جوڵەیەکی جددی عملی لە حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە ئەبینی ئەگەر مەبەست لە جوڵە کرداریە ئەگەم لێ نییە یا ئەگەر ئاگاشم لێبێ بووم نییە ئەگەر مەبەستیش لە ڕۆژەیە لە گوتارە بەڵێ ئەگەر چی بە پەش و بڵاوی وەڵا با گوتار تێپەڕێنین مەبەستم جۆرێک لە خۆڕێکخستن و ئامادەبوونە بۆ هەر ئەگەرێک بۆ دروستکردنی ڕووداوی دیاریکراوە ئەگەرچی ئێستا بێبەش بداخۆ ئەوەی کە لە باشووری کوردستانی ئیسلامی کە سەر شەڕی براکوژی پێش ڕوخانی سەدام حوسێن و دوای ڕوخانی سەدام حوسێن ژناگرچی و نالیکی ئەمشە بووە بەڵام لە 1970ەوە دەبیتە زروفێک دروست بوو بینی حزبەکان لە کوردستانی پێکهاتوو ئەمە زۆر یارمەتی بوو ئەمە ئێستا ئەومان لە ڕۆژهەڵات بەڵام ئەم بەناسیاریە کە لە سەرکردەکانی خۆمان هەیە دڵنیان مۆندە شعورەیان تێدایە ئەوەندەزریان هەیە ئەوەندە پرسیارن لەبارە بەرمێدا کە هەروە دەست لە سەردەست دانانیشن یا هەر کەسە بەلای خۆیدا لۆبیگەری دیپلۆماسیە دەکات. دکتۆراسۆ هەندێک نیگەران بووی یان بێئومێد بووی لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەگشتی قسەم لەسەر کورد نییە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام قسەیەکەیە کە ڕاستیەکەی پێش ئەم ئۆپراسیۆنانە و پێش ئەم پێشهاتانە پێدەچێ ڕۆژاوە ئەمریکا تەنانەت قسە لەبارەی ئیسرائیلیشەوە هەیە هەندێک هەوڵیدا بێ ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە تایبەت کوڕی شا با بڵێن ڕێک بخاتەوە ئامادەی بکا بۆ هەر ئەگەرێکی دیاری کراو ئێوە ئەم جوڵێ ئەبینن هەستی پێکەن یان ڕاستیەکەی پێ ناچێ شتێکی وا لە ئارادا بێت ئێرانی ئێستا دابش بووە لە سەرێک هەمویان ئەو وەرگێ درۆینە دەبنە پێشە لە گوتاریاندا وتاری دژە شەڕ زۆر زاڵە ئەوان بەت پێچەوانەی کورد زۆربیان پیان ناخۆش نەبێ و ڕژمێن بڕوخی بەڵام لە شتێکی گەورەتر دەترسە نێوشەوەی کە ئێران لەبەریەک هەڵوەشێ لەشدا کێشەی کوردەوە نیە کێشەی کورد خواستە نەتەوایەتیەکانی خۆیەتی ئازادی خۆیەتی وەکو گەلێکی سەربەست بێ بۆیە هەڵوێستەکان زۆر جیاوازن نینە کێشەی ئیدۆلۆژی فکری و مێژووی کۆن تازەیان پێکەوە هەیە بۆیە ئەمن لە ئێستادان ئەو شەڕە ئەگەرچی چاوەڕوان نەدەکرد ئاوا لە پڕ وە بەو خێراییە ڕووبدەن بۆیە ئامادەیەکی فەرمی دیار گەرچی ئەگەداری لە ئاستی سەراسەریدا جوڵەیەکی زۆر بەرجەستە ناگرن داڵانەکاندا هەندێک پەیوەندی هەیە هەوڵ دەدەن هەندێک ئەو لایەنانەی دەتوانێت تەفاهمی بکەن لە جوڵەدان هەروکو کوردیش دەیکات دەبێت پیکات بەڵام بە نسبەت کوڕی شاوە باپێت بڵام کوڕی شا
هیچی نییە کوڕی شاتەنیاشتی پارەیە ئەو پارەی باوچی و بووی ماوەتەوە و مێدیای بکردەوە و توانای لۆبیگی دیاری هەیە هەروەکو مجاهدینی خەڵقیش توانای کاری لۆبیگەری هەیە توانای هندیکاری میدانی هەیە کە تازە کوڕیشا ئەوەشیە بەڵام هیچیان باوەڕ ناکەم هەڵگیری ڕوئیایەک بن کە هەموو گەرانەدا ببینێتەوە ئەگەر بۆ ئەم کۆمەڵگە هیچ پێم خراپ نییە کە ئەگەر بکرێت لەسەر لانی کەمێک هەموو پێکەوە بسازێن بەبێ ئەوەی کە کوردی لایەنێکی کوردی پێکەکانی خاتە سەوەتە یەکێک ئەم لایەنانەوە ئەوە تەنیا ناتەبایی و نالێشی لە ڕێگەکانی کورد لە ڕۆژهەڵاتدا دروست لێ بکرێتەوە بەڵام من جارێ ئەوەی ناکەین لە باش ئامادە بێ دکتۆرا سۆپ زۆر جار ناتەنیاهۆ کەمێک لەم و پێشیشەمان قسەی کرد ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێ باسی با بڵێن ڕژێمی ئێران کۆماری ئیسلامی ئێرانمان کرد ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێ بەم تێگەیشتانەی ئیسرائیل و ڕۆژاوا ئەیەوێ ئەکرێ شوێنی ڕژێمی ئێرانی تیا ببێتەوە کۆماری ئیسلامی ئێرانی تیا ببێتەوە بەڵام بە گۆڕینی ڕەفتارەکانی ڕەفتاری هەرێمی مەبەستمە زۆر مەبەستم لەسەر ناوخۆ نییە ئەکرێ شوێنی ببێتەوە ببینی فەرموو ئەمە کە باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێی جیهانی دەکرێت و هەر بێنەزمی نوێی جیهانیمان زیاتر دێت ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێژ لەمێژە لەلایەن ئیسرائیلەکان لەلایەن کوردەوە بۆەوەی کە ڕۆژهەڵاتی نێوەڕات نوێ بڵێ مەبەستان چی ئەگەر مەبەستەوەی کە لە نوێ هەر ئێستا بکێشرێنەوە ئەوە جارێ یارنێ جێبەجێ دەبێ یاننا ئەگەر چیە من پێم وایە ڕوحانی کۆماری ئیسلامی دەبێتە هۆی ئەوە کە یەکێک لە هەرە بەقووەتەکانی بۆ بەپرسە دیارە سەربەخۆیی کورد لانیکەم لە باشووری کوردستان لە نێوچێت بەڵام ئەگەر مەبەستمان لە وڵاتی ناوەڕاستی نوێ گۆڕینی باڵانسی هێزە ئەوە هەر ئێستا وەدی هاتووە لەمەدا چڕتریش دەبێتەوە زیاتریش وەدی دێجا لەم ڕۆژهەڵاتی نێوەڕاستی نوێنەدا ڕۆیای کورد ئەوە نییە کورد لە ڕۆژهەڵات بێگومان ئەگەر معجزەش ڕوویدا ئەو ڕژیمە هاتە سەر عەقڵ کارگیز نایەتە سەر عەقڵ و باسە شتێکە من ئەو سناریۆ لە هیچ حاڵەتێکدا ئامادە بێت هەروەکو پاش شەڕی کنداوی کردەکانی کورد لە باشوور چوونە بەغدا بەڵام ئەو دەبیش سەداح حوسێن نەبوو بە وەزعەوەکەتی لە دەستدا بوو زۆربەی کوردستان یا بەشی هەرە بەرچاوی کوردستان هەر ئامادە نەبوو شتێک کاکە کورد لە باشووری کوردستان کات لە کۆماری ئیسلامی ئەوە زۆر زیاد لە سەداح حوسێن دەخلیتر دەبینی ئەو شتە ڕوو نادات ئێستا بەڵام بڵێ لە ڕۆیای ئێمەدا نا بەڵام لە ڕۆیای ئیسرائیل نابات ئیسرائیل وهروەکو عەرزم کردن ئەزموونی سوورێت پێویستان دەدات بابە کۆماری ئیسلامی سەرچاوەی هەموو نەفسەکان پایداریەکانی ناوچەیە و ئەو هەڕەشە وجودی لەسەر ئیسرائیلدا بەنەمانی کۆماری ئیسلامی لا دەستێەوە ئەگەر پاکەبین ڕوخانی ڕژیمی سەدامیش بەحسەکان هەندێک ئەولایە کرد هەندێک بڵێن بێسوباتیان دروستکردنا نازیگیریان لە عێراق القاعدە دروست بوو لە ئاخیریدا ئەو لەماوە ناسم باشترێکە لە جێگرەوەیکی کە لای ناسم نا ئەوە بۆیە ئەگەر ئیسرائیلی ترامپیش پێم وابێ ئێستا لێ دەگەڕێ ئاوای لەبێ کە ڕژیمەکە لا بێتەوە نەبینێ بەڵام لە پانۆراما بەداخڵم بڵێ حتا ئیدارەی ئەمریکی لەسەر یەک کێشانە ئەگەر کۆماری ئیسلامی تۆ بکرێت بە تەواوی لاواز بێ بە تەواوی بەرنامە ناوچیە نائاشتی خوازانەکەی بۆ
ئەوان ڕێگا دەدەن دکتۆر ئاسۆ پێم وە بێ باش خام نەیش چەمچێکی دیاریکرا و قسێکی دیاریکراوی هەیە هەچ کاتێک جۆرێک لە با بڵێن پاشەکشاکە ناوی ناوە پاشەکشەی قارەمانانە لەم دۆخەی ئەوەی ئێستایی بینی لە چوارچەوەی ئەم شەڕەی کە ئێستا هەیە و بمانێ و نەمانێت تا حدێک دۆخەکە ناهاوسەنگە لە نێوان ئیسرائیل و ئەمریکا لەلایەک و ئێرانیش لە لایشی دیکە هیچ دەرفەتێک ماوەتەوە بۆ کۆماری ئیسلامی ئێران ئەم با بڵێن استراتیژیان تاکتیکی پاشەکشەی قارەمانانە جێبەجێ بکە یان ڕاستیەکەی نە ئەمریکا لەوە زیاتریەوێ ئیسرائیل لەوە زیاتریەوێ بزانانی ئیسرائیل لە ڕۆژی یەکەمدا ئەرکانی هاوبەشی هێزە سەربازەکانی ئێران باقری کوشت دوایە جێگرەکەی شادمانیشی گۆیە ئەو پێویشی کوشتووە ئێستا موسەوی هاتووی تێگەن موسەوی ناوێت کە ئەمڕۆ دەڵێ ئێستا بەرجەڕەوە بوو یعنی ئەومان دەکرد جوابمان دەداوە ئێستا ئیسرائیل هەندێ دەکرد بۆیە لە ڕووی ڕکتۆریکەوە کۆماری ئیسلامی ئێستا لەگەڵ ئەوەیدا کە هەواڵی ئەوە هەیە کە ئەوانیش بۆیان دەرکەوتووە کە خەریکە لە بین دەچن هندێکیان پێیان وایە کە دەبێ ئەگەرچی خامنەیی پێش داش بڕیاردەر نەبوو بڕیاردەری کوتایی بوو بەڵام وڵاتەکانی ئەگەری زۆر ئەگە ڕاست بێ دەگوازرێن وەیش دوور نییە سوپای پاسداران کۆمەڵێک پراگماتیستی تێدا بێنە سەرکار بە هەماهەنگی لەگەڵ هەندێک کۆنە پاسداری دەروەی وڵات کە بیانەوێ ئێران نەجات بدەن و کۆماری ئیسلامیش وردە وردە لەگەڵ دۆخەکە بڕوە بۆیە ئەو بژاردەیە کە ئێستاوان گوتیان بە شێوەی فەرمی بەردەوام بوونەوە ئەوانیش دەیانەوێت بە ئابڕوچوونیشی کەمترەوە لەو شەڕە بێنە دەرێ ئەگەر بتوان کەمێکی دیکە خۆ بگرن کۆماری ئیسلامی ئێستا هەوڵ دەدا ببێت کە ڕاستەکە لەگەڵ ئەمریکا دەبێ بە هەڕش و گوڕەشە بە لێدان لە ملاولا بە بەکارهێنانی هەندێک لە هێزە نیابەتەکانی ئەنگلیزی ماوە پێویست بێت لەو پەیوەندیدا کوردی ڕۆژهەڵات و کورد لە باشووریش بەداخەوە مەس دەیەوێت توانای تێکدەری خۆی لەگەڵ هات بۆ ئەوەی کە بژاردەی یاڕێککەوتن بەقوەتر بکرێت یعنی ئەوان لە دەرچوونێکی ئابڕوومەندانە دەگەڕێن دەنا جارێ بە فەرمی ڕایانگەاندووە بەردەوام دەبن و هەر ئەو شێوەی ئەوان هەوڵیان داوە کە دژە هێرش کە جاهیدی چەندە سەرکەوتی دەبیان ناوێتانی ڕابردوو ئەوە بابەتیشی دکتۆر ئاسۆ شتێکی گرنگت باس کرد ئەوەی کە لە ناو خۆی ئێرانە ڕاستیەکەی بەشێک لە سوپای پاسداران یان ئەوانەی دیکەی کە لە دەرەوەن ئێستا جوڵەیەکی دیاریکرا و بڕیارێکی دیاریکرا و چوزانم ئاکتێکی دیاریکرا و بنوێنن بۆ ئەوەی بڕیارێکی پراگماتی تربن ئاقلانە تربن ئەگەر وای ناو بنین دۆخی ناوخۆی ئێران ئێستا گەیشتۆتە ئەوەی لە ناو ئەم دەسەڵاتی ئێرانە کە خۆتە زانی چەند ناوەندگەرایە دەنگێکی ئاوا بەرز بێتەوە لە نێو دەسەڵات خۆیە و بە تایبەتیش لە ناوسپای پاسدارانە کە ئەکرێوە کویەکێک لە رادیکالترین با بڵێن ناوەندەکانی دەسەڵاتی ئێرانی ئێمە سەیری بکەین وڵا بەداخەوە ئەمن زانیاری زۆر بەڵام ئەوەی کە هەتا ئێستا ئەوە هەر یەکانە ئەوە تەسەور کە ئەوەی ئێستا ڕوودەدا تاڵ و چەند مانگە بەڕێوەیە ئەوەی کە مەسلەی ناوچی ئێران یا پشتی کاریگەرانە دەکرد مەسلەی فلستینیان کردووە ببوون بەناو ئاڵا هەگرنی بۆ دژایەتی و ئەمریکا ئیسرائیل یارمەتەرەوەی شۆڕش بەڵام پرسی ناوچی ئێستا نزیک بە 2.5 کە لە گۆڕدا لەم دەمینەوە کە یافشاری خەڵک هەستاوەتە سەرکێ باس کراوە شۆڕەکان باقیان کردووە و بێگومان بە خۆشیان بیریان لێکردێتەوە خۆم بکەن کە لەنێو خۆیاندا ئاڵگۆڕ پێک بێنن بەڵام ڕاستەکەی ئەوەیە بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە کارنامەی
خوێنمژی و جنایەتکاری ئەمانە هەر هەمویان ئەوەندە بەردرێژە ئەوەندە بەداخەو دەوڵەمەندە چارەنووسی خۆیان دەزانەوە دەشزانن و هەمیشە ڕەنگە لە ناومان کێشەیان بوو ڕەنگە هەمیشە ئەوەی کەانەوەی لە ناخۆیدادەیەوێ قسەی هەمویان نەبوو بێ و هێندێکیان زیاتر لە خامنی پیان واوی لەگەڵە ئەمانقەتی ڕەحبەر هیتلێریش کردیان دەکرێت دەخەنادا با بۆ پاشەکشە بکەین نەرمی قارەمانانە کە تازە ئێستا ئەوە بۆ خامنەی هەر معنای نییە کە بخۆی ئەو شتە بڵێ بەڵام بۆ ئاڵگۆڕی نێوخۆی مەسەلەنەوەی زەمانەتە نێوخۆی یا سازانی لەو پێشبینیانیان هاتوکەوتە بەرباز قەت دەرنەکەوتووە کە ئەوانە ئیمکانیشیان هەیە هەم بەهۆی ئەوەی باڵادەستی لە بڕیاری کۆتاییدا کە بێتی ڕەحبەری بووە و ینی دەوڵەت هیچ کارە نەبوو ئێستا و هاوسەنگیە لە گۆڕاوە زۆر بە کورتی دکتۆر ئاسۆ ئەو واقعانە گۆڕاوە ئێستا بە کورتی بە دووری نازانم ئێستا ئەوانە بە جددی بیر لەو شتە بکەنەوە ئەگەر ئەوەش ڕوودا کوماریستان شەڕا و هەر بە قازانجی ئازادی خوازانی ئێران و بە تایبەتی کوردستانە بەڵام ئەمن بۆ خۆم پێنایە هێشتا لەو خەون و خەیاڵەدا جۆرێکی دیکە لە بتوانن درێژە پێ بدەن بەڵکو ئاڵمەندانە تەزمی بکەن بەبێ ئەوەی کە سێودوو ئەوانە ڕابێنن کاپیتولاسیۆن دەکەین یعنی ڕەخۆمان تەسلیم دەبین وگەدانەگە تاکەشەکەن هەنگاو بە هەنگاو دەستێنە وەکو ڕنووی بەفر پێوە دەستێت و هەر کاتێک هاتنە پێشی زیاتری خەڵکی لێ دەکەوێتە لە نێوخۆی ئێران لە کۆتاییدا ڕژیمەکە لە سێگە ڕژیمەکەش لە نێوچوو ئەو هەموو جنایەتکارە دەبێ بمێنێتەوە یا شەڕ دەکات یا دەبێت بە سزای جنایەتەکانیان بکەێت سپاس دەکەم کاک دکتۆر ئاسۆ حەسەنزادە سەرکردەی پێشووی حزبی دیموکراتی کوردستان و مامۆستای زانکۆ لە پاریسی فەڕەنساوە لەگەڵمان بووی گەلێک سواس دەستت خۆش بێ دیارە پێشاتەکان هەن ناتانیاهۆ قسەی بۆ کەناڵ چواردەی ئیسرائیل کردووە لێ فەرمانم کردووە بە لە نێوبردننی بەرنامەی موشەکی و ئەتۆمی ئێران قسێکی تازە نییە هەر لە سەرەتایی ئۆپراسیۆنەکان و تا ئێستا ئیسرائیل دوو ئامانجی دیاریکراوی با بڵێین ڕاگەاندووە بۆ ئەم ئۆپراسیۆنە بۆ ئەم شەڕی بەرامبەر ئێران یەکەم بەرنامە ئەتۆمیەکەی دووەم بەرنامە موشەکیەکەی بەڵام هەندێک لە لێکدانەوەکان دیارە زیاتر لەوە ڕۆن و باس لە ئەگەری گۆڕینی ڕژێمی سیاسیەکان ئاژانسی وزەی ئەتۆمەڵی هێرشەکانی ئیسرائیل زیانیان بە چەند ناوەندێکی ئەتۆمی ئێران گەیاندووە قسەی ئەمڕۆ ڕاستیەکەی تا دوێنێ و پێرێ قسە لەسەر ئەسفەهان و نەتەنز بوو کە بەڵێ با بڵێن ئەزێت دراون کاریگەریان لەسەر دروست بووە و زیانیان پێگەیشتووە ئەمڕۆ بۆ یەکەم جار لەبارەی فۆردۆوە گوترا گوایە بەڵێ پیتاندنی یۆرانیۆم لە فۆدرۆش بە هەمان شێوە لە قوڵای فۆدرۆیە هەر کاری فۆردۆ بە هەمان شێوە کاریگەری لەسەر دروست بووە دوو لێکدانەوەی هەندێکیان پیان وایە بەهۆی با بڵێن لێدانەکانەوە بووە بەهۆی بردومانەکانەوە بووە هەندێکی دیکە دەڵێن نە کارەبا بڕاوە لەسەر وێزگەکە ئەوە کاریگەری لەسەر پیتاندنی یۆرانیۆم دروست کردووە و با بڵێن ئەکرێ زیانەکە قەرەبوو بکرێتەوە و ئەو وێزگێشە کە بە دڵنیایی وێسە چاوی زۆری لەسەرەوە پێدەچێ ئەگەری با بڵێن هاتنە ناوەی ئەمریکا هەبێت لە ڕووی سەربازیەوە ئێمە بەستم بۆ لایەنی هێرشبەری جەنگەکەیە پێدەچێت لەبارەی فۆردۆ شتێکی دیاری کراو بکە بەڕێوەبەری ئاژانسی وزەی ئەتۆمەڵی وێزگەی ئەتۆمی فۆردۆ زیانی بەرچاوی بەرنەکەوتووە ئەمە دیارە راپۆرتەکانی ئەوان واڵێ بەڕێوەبەری ئاژانسی وزەی ئەتۆمەڵی زیانی بەرچاو بەر وێزگەی ئەتۆمی ئەسفەهان کەوتووە ئەوە سێ ڕۆژەوە ئەوترێ و شتێکی
تازە نیە CNN ئەڵێ کۆبوونەوەی ترامپ لەگەڵ ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی کۆتایی هاتووە ئێستا کۆتایی هاتووە پێشەوەی کۆتایی بێ بەدڵنیایی و پەیامی جیاوازمان لە جێدی ڤانسەوە هەم گوێ لێ بوو تا ئازە کۆبوونەوەکە دەستی پێکرد بوو جێدی ڤانس هەندێک قسەی کرد بە دیاریکراوی حەزەکەم ئەمەیان بڵێم ئەڵێ ترامپ ڕێکاری دیکە دەگرێتە بەر ڕێکاری دیکە دیارە ترامپ تا دوێنێ باسی لە دانوستان و گفتوگۆ و دیبلۆماسیەتە کرد بەڵام ڕێکاری دیکە پێ دەچێت ڕەهەندە سەربازیەکە بێ مەبەستەکەی جێدی ڤانس دوای ئەو ترامپ خۆی لە تۆڕی تروث ئەوەی خۆی دروستی کردووە یەک دوو با بڵێن پۆستی کرد پەیامی بڵاو کردەوە سەرکی ترینیان ئەوە بوو کە گوتی وەکو لایانی قسە شەڕکرد با بڵێن قسەی کرد گوتی ئاسمانی ئێران بە تەواتی لە ژێر کۆنتترۆلی ئێمەدایە ئێمە دیارە مەبەستەوەیە کە چوونەتە ناو شەڕەکەەوە لەبارەی خامنەئیش و هەندێک پرسی دیکەش گوتی شوێنی خامنەئی ئەزانین بەڵام جارێکە هیچ شتێک لەبارەوە ناکەین ناموێ زیاتر بڵێم بەرحاڵ تا ئێرە ئەمەندەم پێ بوو هیلاک بووم سبەی شەو بە دڵنیاییەوە دەتان بینەوە بە دوعا پەیامێک بنێرم بۆ کاک پاڤڵ ئەڵێم لە کاتی هەڵبژاردنە ئومێدێکت بەخشیەوە بە